بینەرانی بەڕێز و خۆشەویستان سڵاوتان لەبێ لە ڕاستیدا نامەوێ لەو پێشکەشکارانە بم کە کۆمەڵی ڕستەی بێهەست و بێجان بڵێم حەزەکەم بۆ نەتەوەکەم پێی بینا و دڵ و ڕۆحی خۆم بڵێم بڕوام زۆر بە بێلایانی و پیشەیی بوون هەیە بەڵام بێلایانی بەرامبەر بە مەزڵومیەتی کورد لە هەرجێکی جیهان بێت بە خۆپارێزی و ترسنۆکیە زانمەنیشا کوردستانی ڕۆژاوا لە ڕاستیدا هەمویان پاڵەوانن بەڵام هێشتا سەر لەوە دەرناکەم بۆ لە وشەی کوردستان و جوگرافیای کوردستان سڵەکەنەوە وا نەخشەی کوردستان بە دەستی ژەنەڕاڵ مەزڵومەوە پیشانی کامێراکانی جیهانی بدا وا بەدەستی پەدەکەسەوە وا بەدەستی ئەنەکەسەوە بۆ هەر مایکێچێتە بەردەمیان هەر مەکتەب سیاسیەک هەر بەرپرسێکی ڕۆژاوا لە ئاوازێکە خوێنێ و هەرێکە و قسەیەک دەکەن یەکێ دەڵێ ئیدارەی زاتیمانەوێ یەکێڵێ حکمی زاتی چییە؟ خۆ لە ڕاستیدا ئێمە لە باشوور هەموو کە سەزانێک کە ئەنفالکراین حکمی زاتیمان هەبوو کە کیماباران کراین حکمی زاتی کارتۆنیمان هەبوو ئەی ئیدارەی زاتی چییە؟ تێناگەم لە هەسەدە لە ڕاستیدا محافظ دەخوازن مدیرناحێ دەخوازن لەوێ دەرێ پرسی کوردستان هەیە کوردی سووریا هەیە لە ڕاستیدا بەڵام کوردی سووریا چییە؟ کوردستانی سووریا کوردی کوردستانی سووریا هەیە ڕێکنەکەون خۆ ئامادە بکەن بۆ نویساندنا دەستور بۆ وەرگرتنا خاکێ کوردان و جوگرافیای کوردستان لە دەستوردا دەستنیشان نەکەن کە لە هەر تایتڵێک گرنگترە شتێکی وەسا بەدەست نەئانیە لەوێ دەرێ حیزبەکانی باشوور چیەکەن و لەکوێن چەندین جار هەمووان دەزانن لە باشوور حیزبە کوردستانیەکان ماڵی شیعیان ڕێک خستەوە بۆ ئێستا هەمویان ژوورێکی عملیاتی هاوبەش دروست ناکەن ئێستا لە سووریا بە کردار سوپا هەڵۆشاوەتەوە ئەوەی کە چەکی پێ و نیزامیە و لەوێ ئەمریکا و خۆراوە یارمەتیانەدات و دانیان پێیانە لە ڕاستیدا لە ئێستا بەس کووردە ئیتر وەکو هەندێک کەس لە پرۆگرامی پێشودا بۆ منی نووسی بوو نازانین تێر ناگەین سەر لەوە دەرناکەین بۆچی کورد خۆ دێن نەخوارێ بۆ ئیستحقاقی خۆیان داخواز ناکەن بۆ لە وشەی کوردستان و جوگرافیای کوردستان سڵ دەکەنەوە بۆ بە وازەحی پەیامی خۆیان ئامادە نەکردووە بۆ بیر لە نووسینەوەی دەستور ناکەن جوگرافیای کوردستان کوێیە لە دیدی هەموو ئەو حیزبانەی کە ئێستا لەوێ هەن و ئامادەن با سەرەتا لەسەر ڕۆژاوای کوردستان جوگرافیاکەی ژمارەی دانیشتوانی لە کتێبەکەی دکتۆر ئازادەوە کۆمەڵێک زانیاریمان بۆ ئامادە کردوون ئەمانەی کە ئیبینن لەسەر شاشەکە لەو کتێبەدایە کە کتێبەکە نرخێکی ئەکادیمی گەورەی هەیە ئەمەی کە لەسەر شاشەکەی بینن وەکوتم بەرهەمی خۆ ئامادەکردنێکی زور و پشتبەستنە بە چەندین سەرچاوەی باوەڕپێکرا و لەسەر ڕۆژئاوای کوردستان بە پێی توێژینەوەکەی دکتۆر ئازاد ئەحمەدعەلی ڕۆژاوای کوردستان پێک دێ لە جەزیرە کۆبانێ عەفرین و دێرەزور مەزەندە دەکرێت ئەو بەشەی کوردستان زیاتر لە تاوەکو 3,500,000 کەس بێت ئەمەش لە کۆی زیاتر لە 25 ملیۆن سووری ڕێژەی کورد لە وڵاتە گاتە لە 12 دانیشتوانی سووریا ئەگەر دێرەزوریش لەخۆ بگرێت ڕوبەری جوگرافیای ڕۆژاوای کوردستان دەگاتە زیاتر لە 62,000 کیلۆمەتر دووجا لە کاتێکا کۆی ڕوبەری سووریا زیاتر لە 165,000 کیلۆمەتر دووجایە واتە ناوچەکانی کوردستانی سووریا ڕۆژئاوای کوردستان ڕێژەی زیاتر لە 133 لە کۆی ڕوبەری سووریا جەزیرە کە هەموو پارێزگاکەی حەسەکە و گوندەکانی دەگرێتەوە لە دێرک تاوەکو قامیشلۆ عەموودا دێربەسیە و سەرەکانی لەخۆ دەگرێت زیاتر لە 23,000 کیلۆمەتری چوارگۆشەیە کۆبانێ زیاتر لە 3,000 کیلۆمەتری چوارگۆشەیە عەفرین زیاتر لە 3,000 کیلۆمەتری چوارگۆشەیە دێرەزور زیاتر لە 33,000 کیلۆمەتری چوارگۆشەیە بەڵێ ئەمە کۆمەڵێک زانیاریە ئەڵبەتە ئەوەی کە لەسەر شاشەکە هەیە من فریانە کەوتم هەموو تێکستەکە بخوێنمەوە کورت کراوەتەوە و زانیاری ورتری تایە ئێستا لەگەڵ کۆمەڵێ لە سیاسەتوان و ڕووناکبیران و ڕۆژنامەوان و نووسەر و ئەکادیمی
باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان و هەروە بە ئامادەبوونی چەندین گەنج لە کچان و کوڕان لە ڕۆژاوای کوردستان لە ستۆدیۆکەمانەوە گەنگەشەی ئەم پرسە گرنگە بکەین. لە ڕاستیدا سەرەتا حەزەکەم لە میوانەکانەوە دەست پێ بکەم. ئەم میوانانەی کە لێرەن هەمووتان بەخێراتن سەر چاوەکانم. سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان. سڵاو و ڕێزم بۆ کاک هۆشەنگیشەیە لە سلێمانیەوە. سەرەتا ئەمەوێت لە جەنابتەوە دەست پێ بکەم. خات و سارا، ئێستا پێویستە داخوازی کورد چی بێ لە ڕۆژاوای کوردستانە؟ سپاس بەش بۆ ئێوە. بەڕاستی ئیرۆ وەک ئەم زانن دەرفەتێک زێرینج بۆ ڕۆژئاوای کوردستان هاتیش بۆ ملەتی کوردی ڕۆژئاوا هاتیە و ئەف دەرفەتایە بە 100 ساڵی دووبارە نابێ و بڕاستی تێخواستن ئەف ملەتایە چاوی وینا لە یەکڕێزبوونا ملەتی کوردە و یعنی گەلێکی ینی چاورێ دکی دەما گەنە کەسێ و پەیەدێ بە هەڤدوو ڕدادنشن يعني شعبي وانا الانجامي في كوبوني اللي في جفاتي انجامي باش دربك في لي مخابن يعني حردر دكفن او انجامي ملد خوازي تنيه ام نظانم بيش بوتشي براي مي بهدي غريك ناب لقلب برادري خني انا كسي يعني هلوستك واني يكهب هلوستك تاني هلوستك يعني يكهب وبشاندك يعني قاربن بشاندك كاربن أهداف إيه ملتي كرد بكار بينن إيرو روج يكبانا الروج آفا يعني هالوستوانا يكبا باتفاق بهفدور هبانا قريبون يعني نبحاجة شامي بون قهر شامي من ديت لسر أكران الروداوي جنرال مظلوم كوباني قلت أم بهفرا رونيشتن تتزاني قلتن أم بروبلمكي نينا بهفرا بتشينا الشامة حتى صالح مسلم جي وصاد بيجي حميا وصاد بيجن لويدره ليه داخوازا كرد بنرينا تتشبه لسوريا نودا داخوازا كرد سركردي كرد روج آفا تبدأ بيك هالوستي كاربن هارن شامي كاربن ما في كرد روج آفا بسند بكن دستوري دي وك بيجن يعني حسب حقوق حسب مواثيق دولي ما في كرد بكار بينن بدست بينن دروج آفاده اللي مخابن يعني سي شواب لدستور دا وكي نتوي دوم لسوريا دا بيتدان بيدانا امر روج جريجي ملتي كرد دستور دا سوريا دا انا تكرم كرتاغوت دوازده الصديه يعني نمركزي به يعني فدرالي به في حال فدرالية قبل لكن مركزي يعني برياري كرد ج كرد يعني يعني إدارة مناطق كردي إدارة روج آفاي كردستاني كرد بكن ومثلا فدرالي بيجي مثلا دستهلات ناوندي مركز بو وناوندي هرم به دست خوش فرمو دبي داخوازي كرد لسوريا نودا تشبه بوازحي بكرتي بري أسبر سيارة جانا بيتا بدم أتخوازم أما جب تبينيا كي بدم أتخوازم بياما كي بشينم دريكا فيك هنالا ورا أو كسيك ود بيجن كرد انفصالين السوري كردي سوريا القل براي عرب الدسبيكا آفاكرنا سوري صالح هزار ونهصدو سهود دو سوري آفاكن تصور يكمين رئيس كومار سوري كرد بو يكم كس دستوري سوري نفيس نافي هاشم الأتاسي بو صلاح 1920 كرد بو جبر هندي خلقك لازم أزان بي كرد نا انفصالينا بياما مجفا كسيمي كرد يكو هرن شامي اگر نا انفصاليات شد خوازن لدستوري نودا لسوريا نودا وكي كردكي چه دخوازي ام وكي كردي سوريا بارتن سياسيين كردي چه داواب كان يكمين تشت ام تخوازن هبونا كناف دولتي كردي سوريا هبونا كردي سوريا لسوريا هبل الشامي هبل يعني وكي نتويدو يكي نتويدو ام ما في ملطي كرد الدستوري السوري نودا بشكل كي هشمندي واكاديمي ام بسند بكنو كرد نتوكد دوي سوريا كرد خلقي كرد سوريا خلقي سوريا اصلينا
ام وكي كردي سوريا ام تجار نجدا خوازن بالرساله ما واضحه خلكي حميره ام باوريا ما بيك فاجيانيتي ام بنيكم السوري افاكر وقت فرنسي سوري دركتن ام نه انفصالينا باوريا ما بيك فاجيانيتي ام خلكي سورينا قلب راي عرب ام سوريا كانوا افابكر سپاس فرمو كده خوازت تشتكي به دوو پرسیارم هەیە پرسیار یەکەم لا جاري من پرسیارم لە تۆ بەس ئەم حەزم لێە بزانم چییە ئێستا داخوازی ئەن کەسەی دەزانن بەسە من داخوازی قەسەتە ئێستا لەسەر ڕاگەاندم نبیستیە بەڵێ یان داخوازی قەسەدا لە بوو جەماعەتی ئەن کەسەی چ بوو جەماعەتی پەیەدا لە ئەن کەسەی چ دەخوازن نها ئەم زانن مەسەن جەماعەت ئەن کەسەی دەبێژن ئەم فلان تشتی دخوازن ئەم دخوازن پەکەکە دەرکەون ئەم دخوازن زانە بن حەبسجیاما چ بوونە چما دەرنەکەتن بۆ خۆت چ دەخوازی لە سووریای تازەدا لە سووریای نۆدا چ دەخوازی وەکی کوردێکی تمام ئەز وەکی کوردێکی دخوازم ئەم هەمی ببنە یەک ئەم بزانن نها ئەحمەد شەرع دەبێژێ ئەم فدرالیە ناخوازن ئەگەر ئەحمەد شەرع اعترافی بە کوردان ناکە دەبێژێ ئەرێ کورد مافەکەش مافی کووردا هەیە ئەم دپارێزن لە ئەم فدرالیە ناخوازن ئەگەر ئەقل حقوقی ما دبیجه فدرالی ام دخوازن که کرد ام همید دخوازن فدرالی ام هبی اگر احمد شرع به فدرالی قبول نکر ام که چما هرم به احمد شرع رونن کردا چوا دکارن داخوازی کردا جێبەجێ بکەن چ بکەن چوا دکارن داخوازیان کورد متطلباتیان کورد جێبەجێ بکەن جێبەجێ ما یەکەم نها از دخوازم اقل خواستکی ما تەوی کێم ام بیژن ام فدرالی دخوازن و احمد شرع بیژه ام فدرالی نادن کردان فأم ككرد أنا متخوازن يكون مهبي بس أم كتش بهارن بأحمد شرع رولن حتى نها كس كدولة بس تدبيني بهفرا حميا بيجن فيدرالي أز كبرأي خو ككرد كأز بيجن أنا بارتين سياسي رياتنا بيجن بارتين سياسية كردي دبيني لو يدري حميا بهفرا بيجن فيدرالي نعم نرينكي الروشن هيا جاليا أن كسي أري لأجاليا مثلا ألدار خليل وجارة قلت أنا كسجي مثلا بيفن خو دجوهره هندك جاران وان دبيجن فيدرالي باشي قوتن حكم ذاتي دخوازن از بحث حكم ذاتي ناخذن لا از دخوازن بحث آلدار خليل بكم آلدار خليل قلت ام دولتك قومي ناخذن از چما ام دولتك قومي ناخذن ام قوم نتويجي یک دوام بريز قلت ام يا دوامن ام دولتك نه دولت خود ناخذن ام فدراليه دخوازن فچما آلدار خليل بيجي ام فدراليه ناخذن ام لا مركزي جي ناخذن داخواز كردان تشبه لسوريا نودا داخواز کردان اکو ناف جواک داته خویاندن بری یک ریزیا مالا کردی ام دخوازن اف پارتی می سیاسی ناکوکی خوی پارتی دینن آلیکی جبو و ملت ما کرد روجاوا ده آستانکیا که زور گران را در باس بن ناکوکی خوی حزبی دینن آلیکی یک ریزیا مالا کردی چه بکن جبر که دوره که ام کاربن چج مواره خواستن که ام کاربن بریار خواه بگینن شامه که ام کاربن مواره دان استاندنه بکن زور سپاس سپاس لدستور دا دخوازی کرد وکی نتوی کرد وکی نتوی دودیا د سوریا توایی دا ام کرد قومية ثانية بعربي تدبيني حزبين بارتين سياسية كردي بحثات جغرافيا كردستان بكن طبعا مناطق خدا ام تخازن في دولتك لا مركزي به تنابيجم بارتين سياسي نرينكي روشني وان دبيني بحثات جغرافيا كردستان بكن بيوستا بس نابينيت بيوستا ظرف كوانتي ده هناك زحمته قال لك سباس کێ ئێوێ وەڵامم باتەوە داخوازیەکانی کورد لە سووریای نوێدا چی بێت بە ڕۆشنی ئەبێت چی بێ مامۆستا بەری هەر تشتی دەستخۆشیێتە و بەرنامجێ دەکەم ڕاستیە بوو دو حلقە سێ حلقەت باش گوهدانێ کوردی ڕۆژاوات کەس جێ سپاسیە لەجەمە سەرەما ڕۆژاوا نەبتەنێ هی خەڵکی ڕۆژاوا هی هەمی کوردایە زۆر سپاس مەمنون بژێت ئەگەر ڕۆژاوا بچێ خوددا نەخواستە هەمی پارچەیان دیژی مەسیری ڕۆژاوا دەبێت بژێت ئەوەیە ڕاستەوەیە وڵاتی دنیای هەممی شتێوە برێڤە دەبێ قانونێک هەیە دەستورێک هەیە بەری هەر تشتی دەستورە داخوازە ما وەک کوردی سووری ئێستاوە ئەو کاتە دەستور ناینیفساندن ئەوڕۆ ئەحمەد شەرع دەبێژێت 4 ساڵی دیتر 4 ساڵی دی حتا دەستور وەرینیفساندن
هەڵبژارتن دەبن ئەو دەبن ئەلوم دەمەک درێژ بەس مامۆستا من بەحسا کووردا دەکەم کورد زانێ شما چییە؟ کورد هەردەم دەخوازێت دەوڵەت بۆوی دروست بکەن ئەوە پرسێکی گرنگە بەڕاستی جارێک دەبێژن ممکنە ئیسرائیل دەوڵەت بۆ کورد دروست بکە جارێک دەبێژن ممکنە ئەمریکا دەوڵەت بۆ دروست بکە نوکە خەڵکی ڕۆژاوا هەمی بەحسا ئەحمەد شەرعی دەکەن حتا دوو هەفتە بەری نوکە ئەحمەد شەرع لە جەم هەمی دنیای تیرۆریست بوو چما هەمی کوردی ڕۆژئاوا و هەمی کە حیزبی ڕۆژئاوا چاو لە دەستی ئەحمەد شەرعە من بەحسا کووردا دەکەم کوردا چ بکەن کوردا چ بخوازن کورد ئەم چ بکەین کورد هەرن شامێ یەکشاندا دووەم تشتێ پێویست بناو دەستوردا وەکی کوردێکی چ دەخوازی ئەگەر تە قەرار لە جەم تەبێ مامۆستا چ دەخوازی کورد نەتەوێت دووەم بێ زمانەی کوردی لەگەڵ زمانی عەرەبی ئەوە هەردوو گەلکی گرنگن ئەگەر پەسەند بوو وەک نەتەوە دووەم دەستوردا ئەو کاتە مافێ نەتەوە دیارە لەگەر هەمی دنیای مواثیق و معاهدەی دووەلی ئیرۆ حیزبێ مەیە کووردا لە ڕۆژئاوا مژوولی شتێن بچیکن یا مەشغوڵی وان پرسێن استراتیجینە کە جەنابێتە دەبێژی ناوەڵا مخابن مژوولی تشتێ بچووچکنەوەیە یعنی ئەوە دهۆنیتە ئەو هاکردە و پێش پارتە ئەو هاکردە بەس تشتێ بەدلی تەیە هەر مەسئولێکی کورد لە ڕۆژئاوا تشتێک دەبێژێ یەک دەبێژە ئیدارەی زاتی یەک دەبێژێ فدراڵی یەک دەبێژێ نەزانم ئومەمی دەخوازن مافیا هەمی مامۆستەرەنج تشتێک هەیە يعني مشترك نەمعقولە تشتێک نابێنا کوردادا مشترك نەبێ معقول نییە هە نابینی شتێن مشترك نابینی هەر کەسێکی ئاوازە تشتێ مشترك ئەمسە تشتێ مشترك لە هەڵ بکەن ئەو پێویستە بۆمە دلێتە دەسوزێ وەختێ مەسئولێ کوردی دەبینی لەوێ دەرێوە ساداخبن هەر کەس شتێکی دەبێژێ بالضبط من مرتاح نیمە بڕاستیژکە نەمە متفائلن تا دەبینی مەسەلەن پارتێن سیاسیە کوردی خۆ ئامادە کردبێ لە دەستوردا ڕوئیەت ڕۆشنێوان وازەحێوان هەبێ مشکلە ئێستا حتانی ئێستا یەک پەلگەن نییە ینی هەرێکی برنگێکی ئەوە هەرێکی بەدەنگێکی بالضبط يعني ئەو مخابن يعني مامۆستا جەنابێت فەرموو بەری هاتچی سپاس دکەم سەرسەرێ من سەرڤەی بەرنامەجێ کورد ئەمگی زانن ملەتێ دووە لە سووریەدا ڕۆژاوای کوردستانە پێویستە چییە ئیزن ئەمکانە بن دێمەک ئەو ئەحزابێ کوردی وا کەسێ ڕەوشەنبیر وا کەسێ زانستی لە هەڤڕونن واتفاقن چ پێویستە ئێمن ئەدبێم ئەو ڕاست تەسیرە جڤاکێ سڤیل چاوا دەبینی حتا باندۆر تەسیرێکی لەسەر حزبێن سیاسی چێ بکەن ji bo daxwaziya roşnî Kurda di nav destûrê da. بیر و باوەریە من بوان بلندە گە کار بکن بلەز ئەو ژی حرەکەتکن دێمەک کانبن لە هەف بجبن و حرەکا کوردی تەف یەک نڕین ناو فیدرالی بە ناو ئیدارا زاتی بە حکم زاتی بە کیژان باشە بە نەڕینەتە تەژی نیشتیمانیە نرنا من گە نەها پێویست گۆر زەرفینە یاک حکمکی زاتی ئیدارەك زاتی کوردی نه یعنی ئەم من نەزانم ئەمکنە ئەز فام نەکەم ئیداری زاتی چییە مەسەلەن قایمقام دەخوازن محافظ دەخوازن لا مرکزی بە سووریە لا مرکزی بە لە کێ دەرێ ئەف لا مرکزیە کێ دەرێ بێ مەسەلەن لا مرکزی جوگرافیایە واضح هەیە لەوێ دەرێ هەمیا بێژن ئەم متفقین بە هەڤڕا نا ئەم نەمتەفقن کاک مامۆستا ئەم نەمتەفقن ji ber vê edibêm demek hereka Kurdî tev û tev rewşenbîr û zanistî û ew kesê medenî li ev ran danişin biryar çi standin rêz û hurmet ji wê biryarê re spas dikim لە سووریای نوێە لە سووریای نوێە لە دەستوردا چی تەسبیت بکرێ سپاس مامۆستا بۆ عەبدولفەتاحانی سپاس بۆ هاتنی ئەم کوردی سووری لەسەر خاکا خۆنش بە بووکالادا یەک ڕۆژە دێمە خودی لەبەر پەیمانە کوردی سوورین یا کوردی کوردستانی ڕۆژئاوا ڕۆژئاو حتا کوردی ڕۆژئاوای کوردستانن ڕۆژئاوا بتەنێ بەدابڕاو چ نییە ڕۆژئاوای کوردستان هەردەم لازمە ئەم بێژین کوردستان ژبیر نەکەین دەگەڵ ڕۆژئاوا
ڕۆژ ئاوا بەتەنیا من نەزانم وای، چیە وای. هەر وڵاتێک ڕۆژ ئاوا هەیە باکوور هەیە باشوور هەیە ببێ وتنا کوردستان چ قیمەتێکی نینە ئەو من گوت دەبێژم نەخشەخا کاسێک کەسپیک و هات ڕسماندن کوردستانە ڕۆژئاوای کوردستانی هات جیاوازکردن ژێ پارچەی هەری گەورە کوردستانە باکوور داڕەمە ئەم سەر خاکات باب و کالی خۆنا پێویستە ئەم مافێخوا نە پارسە بکنژ کەسی مافێ باب و کالێمەیە هەلێمەیە کوردستانە ڕۆژئاوادا ئەم فێدرالیە نەتەوەی دوو نەتەوەی دوو ئەم فێدرالی دخوازن دا خاکە کوردستانە سووری جیاواز بێ دیار بێژی چند دەری حتا چند دەرەیە کی دەری حتاکی دەرەیە هەگەر هەنووکە دەبینی یەک مەسئولێن کورد ژە کاک مەزڵوم حتا کاک ئیبراهیم برۆ حتا وان مەسئولی کە لە ڤرن تە دەبینی بە وازەحی بێژن جوگرافیایە مەکێ دەرێ هەگەر بێ نەبێژن جوغرافیا دەزانم لە من مەکە من نەدیتە تە دیتە تە بهیستە بەڵێ هەیە هەمی پارتی کوردی لە دڵێ خۆدا هەیە وەکی عوسمان بایدەمیر دەبێژن کوردستان لە دلێ مەدایە لە دلێ هەمی کوردادایە لەسەر نەخشە کوردستان لەکێ دەرێ بەێ هەیە هەمی پارتیادا هەیە نووساندیە ئیدارەتی کوردستانە ڕۆژئاوا سێ ئیدارەتن ئەفرینە و کۆبانە و جززیرە بەس ئەوانجهێککردن یعنی ئەم دەست لەوی بەردەین تەمام لە بەوە هەندێ ئەمن ئیرۆ دەرفەتە هەیە گۆ ببێ یەک پارچە گوندێ ئەو سینۆری تورکا هەمی خەگا کوردایە دەما بەعسییا دەهکە سنۆری عەرەباژی وەسانینە گەلک جەهنینە ئەگەر حتان و کە ناوێرن وان ویلایەتێکە عوسمانلی تەحدید کردە دەستنیشان کردە حیزبن کوردی پێشڕە و لە ڕۆژئاوایە کوردستانێ هەندێک ژی داخواز ناکەن بۆ مامۆستای خۆ بێژم گرێسپی ئەگەر ئەس غەڵەتم بەرسبێ من بدەن بێژن کاکی پێشکەشوان تە نزانی وەسانینە وایە حەزکم دیار بکەم بە هەموو کەس بزانێ گرێسپی ئەوڕۆ گرێسپی دەڕێن تل ئەبیاد کوردی بوو سادی سەد برهیم پاشای ملی ئەو ئێگۆ چەند عشیرە عەرەب ئانی بۆ خزمەتی وا بکەن پەزێ وا ئەگەل پەزێ وا بن مەڕێ وا بن ئیرۆ ئەو بوونە خۆدانێ گرێسپی ئەو عشاری عەرەبە گرێسپی نەجیکە عەرەبیە ئەبەدە نەجێکی عەرەبیە جێکی کوردیە سەدی سەدا برهیم پاشای ملی حکم دەکرد ژێ گرێسپی حتا چیایەکە زوێن و حتا چایشی دەکەم پاشی بکارم بگەڕمە جەمتا من گوت ئەگەر ئەس غەڵەتم بێژە کاکی پێشکەشوان تە غەڵەتی چه دەبێژی بەس بچەک نزیک بکە ئیڤار باش نا هەبەدەن هیچ تو نەغەڵەتی تشتێتە گوت هەموو ڕاستن بالفعل ئیرۆ دەرفەتە کشمەر هاتی ینی بەلکی هەر 100 ساڵی بەلکی 1000 ساڵی دووبارە ناب گەرەکەم فێ دەرفەتێ بدەست و نگا پێ بگرن گەرەک ئەم داوەتی هەر ئەم داوەتا کوردستان چ بخوازێ کورد ئەم دخوازن کوردستانە سووری ڕۆژئاوا کوردستانێکی ئەم دخوازن فدرالیەکی ئەم خۆ بخۆ هەمێ ئەم کوردن ئەو وەلاتایە ئەوەی تە هەمێ ئێستا دەژمارتن ئەو صاف کوردن ئەم کورد خوازن خۆ حکوم بکەن سەرۆکێ ما هەبێ یعنی ئەم استیفادە بکەنش تەجریبە هەرێما ئەقلیما کوردستانە فیدرالی واقعیەژ بۆ ئیرۆ دەرفەتە کەوایە گەرەک ئەوایە کورد هەمێ کەس دەبێژێ فیدرالی لەڤێر دەستێ خۆ بڵند بکە ممکنە نەکارم کوردستان کەس دەبێژێ فیدرالی دەستێ خۆ بڵند بکە دوێ کوردستان نەبەس خەون بێ گەرەک کوردستان نەبەس خەون بدلێ مەدە گەرەک کوردستان سەر عەردێ ڕاست بە دروست بوو چێ کوردستانە سووری جغرافی طبعا ضرورە گەلێکی گرنگ و گەلێکی ضروری و واضح و دیاری یعنی ئەم کورد ئەو خاکامەی عەرەب بێژن نەبێژن کی بێژن تعریب چێ ببێ بەس ئەوایە کوردستان یان کوردستانە ڕۆژئاوای کوردستانی دوێ چێ ببێ وەبایە دەرفەتە کشمەرە یعنی کوردستان باشوور چێبووی ئانا ئێستا گەرە کوردستانە ڕۆژئاواژی چێ ببێ و ئەف دەرفەتایە دەست خۆ یعنی بەڕنەدن هەمە ئەطرافی کوردی گەرەک الهەف بکن گەرە قەدیە یەک بێ نە هەنێک بێژ وەڵڵا مەدوێت ئەم شامێرە بن و لا مەرکەزی بن و نزانم چ بن و ئەم نەتەویات دوا بن نە ئەمێ سەر ئاخا خاکا خۆ بن ئەمێ تەنەتەویا یەکەم بن ئەمێ بزمانی خۆ بە ئاخ بن خۆ جەنابەتە دەفەرمووی نەتەوا یەکێ بی لەسەر سووریا نەتەوا دووی
ام الدنياي حمد يعني تقريبا حمد دنياي شمر حردم دبي من اقليات ونتويتا دون بس نم يعني لسر جغرافيا كردستان دخوازي وكي نتوي طبعا وكي خدان بيتا دز نشان كرين وك خدان وكي لسر اس سوريا جي نتوين دو اكيد اگر ام يعني خب سوريا في مقارنه بكن من التويا وكي هريما كردستان استا هريما كردستان خلك كردستاني ليرا دجين يا كم نتويه نسر كردستاني تشتي هرم مهم بنرينا تخانم خوشكتا جوان داخبه دس سپاس قالك سپاس مامصا سپاس ياودكم كم بيجن مامستا كردستان سوري كردستان دلي ما قشاديه بس او استا هري بلن مرو بخازه حياه مرو بقي هري كم فدراليت برقت بلنك نزم تنقار بستين او يك آدوام جنب سوري نتوي كي عرب نتوي دو كردن أوايا هيج دروي بلا كرد ج سعسع حياة حدود الأردن جندك على كرد جندك شركسة أتزانم لا إدلب وحماي زياتري صد حفتي بأصل كردن يعني جنبين للسر مستوى سوري كرد يكمن أمنابن يكمن بس إيه أساسي رسن كرد رسن النيك ندوى من يعني كزويجي الحما حيا سريكاني ملكي مال يعني مالباتي برازاي داس خوش سپاس بو تو سپاس بو گورتنی اوش وستم تا رادك حتى لا تجينوي زانستيج دا او خلق زوره وكو عينيه وردگيره توانين وكو روانگي خلقي روجاوای كردستان سيري بكين باجا مناوبرا بنراني برزا قرمو خدمتي او شروفكاركان بالا برزان جارێک کرد سلااوان دەبێ ئێستا لە سلێمانی وە کاک هۆشنگ دەروێش وەکو نوێنەری ئەنجومەنی سووریا دیموکرات لە هەرێمی کوردستان لەگەڵمانە کاک هۆشنگ سلااو و ڕێز دەخوازم پرسێ من ئەvە بێ کە هون وەکی ڕێڤەبەریا خۆسەرد سووریای نۆدا بە ڕۆشنی چ دەخوازن زۆر سپاس سلااو ڕێز بۆ تۆ کاکرنج هەر بۆ میوانەکانت و هەر سپاسیک تایبەتجی بۆ ئەو ینی دلێتەی و تو پرۆشە بە پرۆشیژی بەردەوام سەر ڕۆژاوای کوردستان ڕێز و سلااوکی تایبەت بۆ تۆ هەیە بەری هەموو تشتی کاکرنج ینی حقیقەت ینی فیدرالی سەربخوا ئۆتۆنۆمی خۆسەری ئەv دانوستاندنێکی پێویستی پێ هەیە دانوستاندنێکی پێویستی لایەنێ سیاسی کەسایەتی ڕۆناکبیر کەسێن ئەکادمی هەموو پێکەوە کاربن سەر یەک مێزانیشی گفتوگۆ بکەن بەس پرۆژامە بۆ سووریا بتایبەت پرۆژاک بۆ خۆتان زانن یانی 2014 تا ئێستا بەردەوامێ خۆسەریا باکوور و ڕۆژهەڵاتی سووری ئەv پرۆژەیە ئەv خۆسەری بڕاستی مەدی وەک نموناک بە حەیال سەر ئاستێن سووری بگشتی زۆر طبعا من گوهدار بووم ئێستا گەل برادەرانی قسەکردن ینی دەولەتێک مەسەلەن کورد نەتەوا دووەم بن کوردستان خۆمان وەک نەتەو لەسەر خاکی خۆ بنەلوم مەبەستم داخوازی زۆر بوو لەبەر کاکرنج تشکی گەلە گرنگکەی داخوازی تشتەکە و سیاست تژمن ئەگەر کووردا مەسەلەن لەسەر خاکی خۆ سەربەخۆ بن مەسەلەن ئەvە زۆرە بەنەرینات جەنابێتە نازانم چت خۆشتر بێژم مخۆستەت بێت داخوازی تشتەکە و تجمن تجي باش زاني سياسة جي تجمي باش ترزاني فني ممكناتاي يعني براولو مهنكي نعاطفي بن بيش قوتنا برنامج سياسية كردا حتى نو كامن روجنامه فانكم تدزاني شعر دنفيسم جبو روج آفا جبو روجالات جبو باشور گۆرانی دەبێژم ji بۆ شەڕڤان ji بۆ گەریلا ji بۆ پێشمەرگە ji بۆ کورد ji بۆ زارۆک ji بۆ کچکا ji بۆ کوڕێ کورد حتا نوکە ئەس فام ناکەم ئەس نەزانم هەسەدە چ دەخوازێ ئەنە کەسە چ دەخوازێ ڕوئیایەوە چییە حتا نوکە من نەزانم خودێ وانجی دەبێژن ئەمژی نەزانین ڕوئیایەکی وازەح نییە
ئەف زەحمەتە بکێشی بێژی وە چ دەخوازن وەکی هەسەدا یەک دەبێژێ ئیدارەیە زاتی یەک دەبێژێ ئۆتۆنۆمی مەسەلەن یەک دەبێژێ فیدراڵی نزانم لەسەر چی سابت بوون بە کورت و پختی وەک بێژم سۆرانی زێشتەر بێژم ڕێبەبەریەژی زێشتەر بێژم ینی ئەم چت خوازم بتایبەت و وەکتە گۆژی هندی بێ فیدرالی هوندی بێ ئۆتۆنیمی زێشتەر بێژم ئەوژی چماگن حیانها یعنی سەرێ خاڵێژی یار سەربان نقطان ناگەنە خۆسەری برەنگێکی زەلال و وادەحێ داخوازی ئەمە بەردەوام مەگوتی ئەم دخوازن سووریا چما ئەم دەبێت سووریاک لا مرکزی چما ئەم دەبێت سووریاک لا مرکزی چما ئەم دەبێت تعددی بێ دیموقراتی بێ فرە حزبی بێ چما گاوا ئەم دەبێت لا مرکزی بێ بۆ نەل سەر بنگەها نەتەوەکی هاتە بە ئاواکردن ئەف سووریا نەبنگەیەکی نەتەوەکی عەرەب بێ يعني يك رنگ به يك سروك به يك حزب به وك حزبها بعصابري الرنگ ما زلال واضحه هر ملتك بخوا ملت سوري بخوا انا وقت بالا خو بدي مثلا نافچين باكر وروجلات سوري ده لكوباني مثلا الجزيره لحسكه ئەv ناوچەیەن گەنهاڵێ وان جهێکە ڕێڤەبەریە خۆسەر لەوێ دەرێن خاکێ کوردایە لە تاریخدا هەتا ئیرۆ بزانێ تشتن هەنێ پێویست ناکە گەموناقەشەژی سەر نەز بێ تەحدید دکەم وان وەربگرە پاشی حەز دەکەی تورکمانێکی بکە ڕئیسی وی ئیقلیمێ خاکێ خۆ بەدەست بێنە پاشی مەسەلەن وەزارەتی دارایی بدە مەسیحیەکی پاشان سەرۆکی ئیقلیم بدە تورکمانێکی پاشان حەز دەکەی کورد بکە بە مدیر ناحیە لێ استحقاقی کورد بەدەست بێنە پاشی دیموقراتی چێ بکە لە هەمی تەجروبەیە دنیادا وەسابوویە کاکرنج ئەز طبعا ڕێزامە تایبەت ji بۆ te heye û ji bo yani ev hesta cem te jî bi rastî cê rêzê cê teqdîrê cemê bes ez dîsî gotina xwe destpêkê ji ter dubare dikim vêna heyat bi rengekî mewduî عقلانî واقعiyet zanî bi teamulê bi melefê Sûrî bike bû wezê Kurdî bi taybet di hundirê Sûrî de divê gelek tiştatê bi di berçav nabe em tiştê gê li başûrê Kurdistanê bû em isqat bikin ser Rojavayê Kurdistanê başûrê Kurdistan taybetmendiyek wê hebû heya hêzên siyasî taybetmendiyek wê hebû Kurd û Ereb hevre hêza gi Sedam Rûxan taybetmendiyek wê hebû hakimkî eskerî hebû hukm dikir li ser Emerîkî bû wê destûrdanî û ew sekinî taybetmendî wê heye ana em bitirsin gi berê Sûrî herib alî sistemekî İslamî dîktatorî radîkarî yani ana tiştê berçav wilo diyar dibe pêwîst e tiştê giring ji wer çiye ana eger mamasa taybetmendiye başûr jî dizanim Rojavaya Kurdistan jî dizanim lê çi debêjiye wan xelkî ke debêjin ev Kurdên Rojava Kurdê başûr Kurdên Rojalat debêjin hemî kes Kurd gelek mezin debîne lê Kurdên Rojavaya Kurdistan siyasetvanên Kurdê Rojava ev meziniyetî nabînin daxwaziye wan pir kem e biçûk e zanê çi debêjiye wan iqna bike baş kakrenç rastîk heye li ber çavê divê kes çavê xwe ser vê rastiyê negirî yanî heya niha 12,000 şehîd hatî dan ser 25,000 birîndar hene ev çend roj em li ber çavê xwe dibînin ji bo gi ev çetên Tirkiya şandiyê gi bendava tişrînê temam nekin û pir da qereqozakê temam nekin heya na hîn xwîn tê rijandin şehîd tên rijandin pirsiyar li virê yanî ez dixwazim bêjim ev xwîn debêje heseda wesa şehîd xon bexşiye lê daxwaziye wan ne muqabîlî xwênî wan şehîdaya em wê xwînê diber milletê xwe dizanî kakrenc gelkî bi Kurtî ez ê gelkî bi Kurtî tibe yanî mecalê bidimê ev xwîn tê rijandin ji bo parastina milletê me yî ez dixwazim vê sînaryayê gelkî biçûk em bînin li ber çavê xwe em ê hesê bikin niha gi tiştik navê hesed nema
45,000 ev çetên bes ê Tirkanê givê pirêderbas kin û hesedê tune be ev hêza gifsala parastin avê erdêkir tune be nihal kolanê Qamişlêne û Amûdê û Mêlanê û Dêrkênê em êwal ser mebera Fîşxaburê jî bîne. Çima we dekujin? Çima meselan? Li ber çi? Deng te dubare kirba pirsyara xwe kekirin? Dibêjim çima wan hêrişa dekire? Li ser ev nîne ke te xelkî Kurdistanî? Hêrîş dikin ji ber zanê Kurd niha projakin li ser erdê zanin ha. Hêza Sûriya Demokrat, hêzek li ser erdê çi projak, çi emeliyat tefawutî Çima dixwazin teغîrê demografî bikin? Çima dixwazin guhartinê demografî bikin? Ne li ber ew ye ev Kurdistana? Bêguman zanê kesînek ya zanê kakran şikê divê zelal bibe. Gava em dibê xweserî em nabe em ê dibê raştî qelemê em ê ser netewa Kurd xin em ê bê netewa Kurd tuneyê. Li xweserî gava em dibê la merkezî em dibê hemî netew. Hemî pêk hat dibin sîbera, dibin çetra vê dewletekê la merkezî bi demokratî bi mafê hemî netewa hemî pêkhatiya parastî bi destûra Sûrî de. Me negotî netewa Kurd tuneyê. Baş ev mamostayê mezin ev daxwazê la merkeziya demokratîk hese de dixwaze çawa ye? Piçek ji bo me şerh bike. Pirsiyar ji bo min kakirin? Bele mamosta bele. Kak renç. Ev la merkezî ke hese de dixwazin piçek roşin bike ji bo me. Zanê divê nimûna ev rejêma ana giroxwa em bînin li ber çavê xwe. Tiştê gil Sûrî bû di bingeha xwe de gi desalatekî netewî bû, desalatê Hizba Be's bû, desalatekî yekreng bû, yekserok bû, hemû pêkhatiyên hebû, hemû netewên hebû, yanî wa bêdeng kirbû yanî ne rolik wa hebû, ne dewrik wa hebû, ne karîbûn mafê xwe ziman, ne netew, ne çand, ne seqafe, yanî ser hemû astî, ne xwendin bi zimanê dayîk. Giringîlce me dewletekî dî Sûriya vî rengî ava nebe. Em dixwazin giş bi hev karibin vê Sûriyeyê îdare bikin. Lê xalî giring li bir heyş bo agadar be zibê çi? Gava em dibê Qamişlo, ya gava em dibê Amûdê, ya gava em dibê Dêrkê, ya gava em dibê Hesekê, ya gava em bê Kobanê ya bê Mefrîn. Ev pirayîniya yanî pirayî Kurd e. Piraya Kurd e. Kurd bi xwe wê çaxê wê îdara xwe di va menatiqê xwe bikin. Lê em berê xwe bidin bi alî sahilê Sûrî de. Sûrî li wir em zanin bê pirayîk Elewî bin. Elewî kakî pêkhatê dîl cemuanî wê xwe birê de bibin. Hedef jê çi ye? Hedef jê çi ye? Hemî pêkhatî xwe karibin îdara xwe bikin. Mamosta be sê cumle dekarî ev la merkeziye ke hesede dixwaze bo me şerh bikê çi ye? La merkezî diyarî yanî la merkezî me bez jê demokratiyê hemî pêkhatî karibin Sûriya birêv bibin mafê ti pêkhatiya Sûrî neyê xwarin mafê wa pêkhatiya jî destûra Federalî jî dekare demokratî bet. Zanê zanê Kaksenger li vir bes mecalkê nîv deqê bid min ji goşter vê zelal bikim. Min negotî na bes diqet bid ez dibê çi. Mişte ez dîs dibêjim min got taybetmendiyek Rojavayê Kurdistan hey bera em çavê xwe li ser negirin. Rojavayê Kurdistan ne wek Başûrê Kurdistanê. Em ana behsa yanî bajarekî wek Hesekê bikin, parêzgahê Hesekê bikin. Yani em bi eya nisbetek Arab gelkî zor dindirê bajarê Hesekê de heyî. Em ê rabin bi destê ve Araba bikirin derxin derve. Yek pirsyarî biçûk. Rûna, mamosta daxwaze ene keseke dibêjin federalî. îro waqiye ji bo Rojavayê Kurdistan ya daxwaze la merkeziye îdarî hese de. Kîjan waqiî tire be nerînata? Zanê te eger tu bersiva rast bixwaze kak renc bersiva rast ene kese daxwazî keye ene kese daxwazî keye û em daxwazik me heye. Bêguman
هنگاوایەکی ئا گرنگ و ئا بلەز و ببە ئەم داواوێتکن گە ئەم بێن سەر مێسکێ ڕوونین حەیام دان و ستەندنێ سەر وا داخوازیاژی بکن یعنی کا چ گرنگیش مەرێ ڕێگرە بۆ دانانیشن کاکرن کێ ڕێگرە چما مەسەڵەن بە هەڤڕادانانیشن داخوازێ خۆ از رێگرێژی تەربێژم ئانا زێ رێگرێژی مادامم زەلالی تشتەغلم بەرام زەلالی بێژی بێژن یعنی خۆشی ئاگادارە جڤینێک بەری ئانام جەنێرال مەزلوم رو چێبوو پشتی وێ جوینێ گەرەک دانیشتنێک چێ ببێ لێ مخابن ئەنە کەسێ حەیانها دەنگ ژێتنە بێمێ بێن دانیشن کاک سەنگەر نابێ کام بێن جوین کێ بکن پرسیارێک دی هەیە ئەس بێهێویمێ یعنی هەموو کەس بێ ڕاستێژی زانی بێ ینی ئەنە کەسە نەهاتن بۆ جوینێ دوو زانێ کاک سەنگەرتە متابعک باشێ ji wezê rojavar û tu ji min çêtir jî zane anagê endamên serkirdê sefa yekê enekesên hal li Şamê yani tê çilo berê xwe bite nayê ser bine kêşê Kurdî li Qamişlo çareser dibe pirsgirêk a Kurd li Şamê çareser dibe divê ew ji Şamê bên Qamişlo cara yekê kêşa Kurdî çareser bikin قوناغێکی هەستیارە یعنی بنە یعنی ئانا دەبێم زانبن هێزا سووریا دیموکرات هەمێ هێرشکردنا سەر دەبێ ئەv ئاگرێ سەر تێ بەڕاستی ئەمەوێ بزانم پەدە کەسایە ئەنە کەسا ڕوانگی ڕۆشنیوە هەیە وەچە دەخوازن وان دەبێژن ئیدارێ ذاتی وەچە دەخوازن سلاوج میوانارا و ڕاستی پرۆگرامێ وە چییە بەس نەک تەماشاوانên هێژارە بەێ پرۆگرامێ مەوەگو پار دیموکرات کوردستان سووریا هەر وەسا ئەنجومانی نیشتیمانی کوردی دیارە و زەلالە وەک برادەرە داناسکردن حەقیقەت دەرفێتێک زێرین ژمەرە هاتیەش خەلکێن کوردستانە ڕۆژئاوارە دەرفەتێک زێرین ژمەرە هاتیە ئیرۆ پشتی ڕۆخاندنا ڕژێمە ئەسەد ئەم هێویدارن و ئەم لێ هێوینە ئێکریزیە ماڵا کوردی وەرێ ئاوا کرد ئێک هەلوەستیە ماڵا کوردی بەس وەکا کۆشنگ دەبێژە سوچێ وەیە دەگەڵ ژەنەرال مەزلوم دەستور هەبوو جاری دوو وە نەچوون باشە دەستور هەبە ئەزێ پێوا بێ مشکلە نینن ئەم وەگو ئەنجومانی نیشتیمانی کوردی دەستپێکا کریزا سووری تا وەک ئیرۆ چەند ڕێکەفتنێ ناوبەرا مەو و پەیەدێدا و وێ تالیە پەیەنەکێدا ئەم جادن ji بووی ئەv ئێک هەلوەستیە ماڵا کوردی وەرێ پێکانی هەولێر یەک ڕێکەفتنە هەولێرێک هەولێر دهۆک بن سەربرستیە جەنابێ بەرزانیدا سەرۆک بەرزانیدا ئەو هات پێکان داوین دیتنێ مەب هەڤرا یا قامشلو 2020دا دوێ دەمێدا ئەم وەگو ئەنجومانی نیشتیمانی کوردی وەگو پەیەدە حاضربووینە ئەمریکیە ممثلên ویزارەتە خارجی ئەمریکی هەنگێ دوێ دەمێدا و قائدێ قەسەدێژی حاضر وەگو دامن وا لەڤ هاتنێن مەرە باش مە هەولدا تێگەهێشتنێک هاتەکردن سەر gelek خاڵە ئەم ji وا خاڵارە ئامادەنە حتا وەک ئیرۆ مە 5-6 خاڵ پێک ئانین خاڵی ئیداری و لەشکەری پەیەدە بەردەوامی نەکرد و لێ دەرێ ئەم هاتن ڕەوەستاندن هەنگێژی ئەو خاڵێن مەگوتن ئەس پێدا باشە ئەو 2020 مانە ئەم جوارە 2020 ناکەم مامەسابەری هەفتەیەکی کاگرانج ئەشتەرا بێژ بەخوازم وا بە ئێکواگرێدان چێنا بە هەمام کاتچاوە گیانە ئیرۆ vê ekîd em pêşawê binêrin ji xelkê bide naskirin ji xelkên me ra xelkî heye tiştin hene cemaetê enekese ev şerh kir li vê derê min behsa tiştê kon nakim tiştê no beşar nemaye we behsa serdemekî dekin beşar hebû Xeze hebû îro dinya hatiye guhartin îro serok apo serokî partî kirekaranî Kurdistan jî we civîn deka digel Tirkiye دەم پارتی چوونە جەموی وە بەحسا تشتێ کۆن دەکەن من بەحسا تشتێ نۆ دەکەم بەری هەفتەیەکی وە بە هەڤڕا کۆم بوون چما جڤینی دوو چێ نەبوو هۆشنگ دەروێش دەبێژێ سوچی ئەنە کەسەیە کاکرانج ینی ئەکیدە چوونە بەس ئەم وەگو ئەنە کەسە و پەیەدە ئەممانە
رژیم چوە بەس ئەمانە ئەمە خەلکی کوردستانە ڕۆژاوا ما تاریخی درێژ هەیە لەگەل هەب گفتوگۆ و ناکۆکیە ناوبەرامەدار نایە قوتکردن مەرحەلە بەری ڕۆخاندنا نظام و پشتی ڕۆخاندنا نظام ئەم کەتن قۆناخە گونەهدا معناخواتە شتێ بۆری چۆن ئەو تێگەهێشتنی ئەم گیایی بەردەوامی لازمە سەر بێکردن پێویستە ئەم وا بەردەوام بگەن هەگەرم وێوان نەیگرتن کاکە ڕانج هەسەدەژی ڕاز نابێژێ وە مەسەلەن مفاوەزات هەیە لەگەڵ هەسەدە حتا بە هەڤرا نەخشەڕەیەکی چێ بکەن پاشی نوێنەری وە دەچێتە شامێ بتەنێ باشە کاکە ئەvە چییە ئەvە نەتەناقوزە نەخێ نەتەناقوڵە کاکە ڕانج ئەم تەناقودێ نامەشێن و مەسەلە دانوستاندنێ بە هەسە دەرا پەیە دەرا ئەم جادن و مە بەلگە و نامە هەنە مە بەلگەهەیە خۆ هەنە مە چەند خاڵ هەنە ئەم وارە گفتوگۆتکەن ئەمت بێژین ئەو تشتێ ئەم تێگەهێشتن ئەم گیانی ئەو تێگەشتنێ وا ئەمێ سەر بەردەوام کرد سێ چار خاڵ هەبوون نابەرامەوەدا یەک ژێ پەکەکە نەمینن ئیدارە واگو ناوتکە بەس ڕخسەتاتە هەبن من شتێکی نەگوتیە بەس مامەساتە هەندێک چش دەبێژی بۆ من نەنۆیە پەکەکە بۆ خۆ دەبێژن ئەم علااقەتێکی نینە ئەگەر وان دەخوازن بە ئیرادەیە خۆ دەخوازن هەمی علااقاتی وان دگەلمە قوت بکەن وە هەر بە زۆر دەخوازن بێژن وان علااقەتی دگەل پەکەکەیە پەکەکە بۆ خۆ دەبێژێ ئەگەر ئیدارەیە خۆسەر بخوازن دەکارن علااقەتی خۆ دگەلمە قوت بکەن نوکە لە ئیدارەیە خۆسەر عەلەمێ پەکەکە نایەتە بڵندکردن ئەڤەن مووقفێکی نەجوانە لە قەندیلە باشە سێ چار خاڵ هەنە ئەدێ وێ هەمە کورتایی ئەزێشتەرا بێژمش بووی داتن نەبێژە ئەڤەتگەرن یەک ژێ مەسەلا پەکەکە دۆژێ ئەو گرتی و سەروەندایên me heta wek niha çarin nûsiyawan diyar ya sisiye û ya gireng û ev qona xazêrîne em têr derbas dibin em dixwazin proja me wek Kurd em çine em çi dixwazin em ê çawa diherine Şamê ya giring û ev e heta em va xalê he derbas ke em ser wa keş û hewayê navbera xwe de bide pêkanîn em werin vê ser va xalên he em dixwazin Sûriyekî itîhadî demokratî federalî firanetew فراحزبی حقی هەمی پێک هاتیە و نەتەواتەیە تایبەت نەتەوا کورد وەک و نەتەوەک سەرەکی ئەف پرۆژەمە ئەم تێدا حاضر بن مافێ مرۆڤ و حقوق الئینسان و ئەم دەستورە سووریە پێشە ڕۆژێ پاشە ڕۆژێ ئەم دوێ دەستورێدا جارە نوویسە ئەو وەضعین کوردی مەسیری کوردە دوێ دەستورێدا بدەن دیارکردن مەشروعی وا جدایە ژێمە مەشروعیەوە ئەو بێژن خۆسەریا دیموقراتی براتیان گەلا مەشروعی وا دیارە دو مشروع جدانه جاب حکومت نوی سوریا دبیجه امجی نخوازین دبیجنه قنصلی بالوزی ولاتان دبیجنه وزیری دروی ولاتان دبیجن خودی کرده بو خوشی نخوازن هندک دن دبیجن ام اداره ذاتی دخوازن هندک دن دبیجن فدرالی دخوازن وصلنا اتخوازه ویش ترى وصل باش از درفت يعني جبر يما دو مشروع جدانه مشروع وخسريه ديمقراطيه وبراتيا جلانه أو حاجة براسيد دو عرفي سياسي وقاموسا سياسي دا أس حست كم خلق ليك وهداري بن شواتي شروع فكرن إما ما في ملاطي كرد وقو مصيري ملاطي كرد دستورة سوريا بيدا وما في براتيا جلا وخسريا ديمقراطي شواتي شروع فكرن يعني جبر ويجي حتى أمل جل هفدانشن وبكارن أو رشبلجيان مسودجيان أب هفرا كار بن خالي جو أم كرد وك هوی ام حميب اكرا متفق بن سر خالما داخوازه ما چنل دمشقي ام وگو انا کسی وگو پیاده وگو پارتین دیتریش درواج ام بکارن اگر و نتشن بهفرا اتفاق نكن لسردمي احمدي خاني حميا حتى ايرو لسردمي حاجي قادري كوي حميا دبيجن اگر كردا هبوا اتفاقك بهفرا وان تشتات شينا دبو اگر و به هفرا اتفاق نکن ممکنه خلقی دی اتفاق بکا جبلیوا اتخوازم جبرکا کوشنگو انا کسنه یمه امد بیجن ام جادن و تاوگ ایرو ام جادن ام پیادیرا ام وکاره خابگین بری دروجاجی فرانسیارا و تقویه تحالف الجل مرشت مجوارا قلتنا خالن ما هين افن نقاطي هنا او حتى او تواصل هي أبتشت جهشت يا قادة قداسة قصدة أو جحازرة وبيادجية برسفتا وجنا هالبرما نهات يا داي أم بردوام دفيدا أم بردوام وأم جادن أبروباغندا تكرن أنا كسي نحازرة نجا أبد بروفاجية
بەرڤژی ئەم خادیە قەدیێنم ئەم خادیە مڵاتی کوردن و ئەم حاضرن یەک ڕۆژی مەخۆنە ئامادەنە ئەم ئامادانە ژێرە والله هەر ڕۆژ هەر حیزبێکی وەسا دەبێژێ لێ نەزانم دە ئەرزێ واقعدا بەلگە هەنە شتێکی دیە نابێژم ئەستەغفیرەڵڵا پەیڤاتە نەڕاستە نابێژم پەیڤاکێ هۆشەنگژی نەڕاستە ئەز حکوم نادەم و نەکارم موقعی من نەموقع حکومە لێ دەبێژم نەزانم چما چێ نابێ وان جڤینە وان ئیتیفاق ئایا قەرارێ وە بەدەستێ خۆ نینە ئایا قەرارێ وان بەدەستێ وان نینە نەزانم پرۆبلم دەبینم لێ هۆکار سەبەب نەزانم چییە پاش ئەم ناوبڕا ئەچمەلای مامۆستا ڕۆژهڵاتی و مامۆستا عەدنان عوسمان و مامۆستا عەکەوی و هەمووتان قسەتان لێوەرەگرم بەڵام ئەوان خۆ دەزانی وەکو سیاسیەن زۆر خاوەنی مۆزوعەکەم زیاتر داوای لە بڕتان دەکەم باشە بینەرانی هێژا ئێستا ئەگەڕێمەوە ئەمان زۆر گرنگە بۆیان پرسی ڕۆژاوە بزانم لە دیدی ئەمانەوە ئەم گوتارە ئەم خیتابەی کوردستانی ڕۆژاوا و حیزبەکانیان تا چەند واقعەیە تا چەند قابل و تحقیقا ئێستا گەڕێمەوە گوێ لەمانی شەکرد بەڵێ بەڕزان جارێکتر سڵاتان لەبێ ئەچمە لای مامۆستا عەدنان عوسمان وەکو سەرۆکی ڤیژن فاوندیشن کە ناوەندێکی لە کۆڵینەوە شرۆڤەیە پیرۆزی شەکە ئەو دامەزراوە نوێتان دامەزراندووە جۆت لە بۆچوونی بەڕێزان بوو نامێ قسەکانیان دووبارە بکەمەوە بەڵام ئەوانەی کە لێرن وەکو ئامادەبووان وەکو خەڵکی ڕۆژاوای کوردستان زۆریان ڕایان وایە کە تاوەکو ئێستا ڕوانگەیەکی ڕوون نییە لەوێ بۆ داخوازیەکانی کورد ئەگەر ئەم ڕوانگە ڕوو نەژنەبێ سبەینە لە نووسینەوەی دەستورا کورد چۆن بەشداریەکات تۆ سەرنجت چییە لەسەر قسەکانی ئەوان و میوانەکانیش وەڵاهی کاک ڕەنج ینی هەمووی دڵسۆزی و خەمخۆریەکی زۆرە بینی لە قسەکانی جناب و لە قسەکانی ئەو ڕێزانەی کە بەشدار بوون لە هەموو دیدگا جیاوازەکانەوە بەڵام ئەم مۆزوعێکی زۆر ئاسان نییە تقریبان ژانی لەدایکبوونێکی نوێیە بەشێکی تری کوردستان ئێستا لە مەعمەعی ئەوەیە کە چۆن قسە لەسەر چارەنووسی خۆیەکە چۆن ئیدارەی خۆیەدات و چۆن خۆی ڕێکە خاتۆ لە نێو وڵاتێکی تازەدا وڵاتێکە کە هێشتا یعنی جلی مرکزیت و جلی یعنی تاکڕەنگی و تاکدەنگی فرە نەداوە هێشتا بەو لە مەجهولێکەوە بۆ مەجهولێک ئەڕات لە ڕاستیدا لە معلومەوە بۆ مەجهول نییە و لە مەجهولیش بۆ معلوم نییە لە مەجهولەوە بۆ مەجهولە ئێساکە ئێمە چارەنووسیەوەی ئەزانی منەوێ یەک خاڵ باس بکەم کاک ڕەنج وایە بینم زۆر قورس نییە تێبگەین لە دیدگای ئەم بەڕێزانانی ئەم لایەنە جیاوازەکان بەڵام ئەمە لەوانەیە شتە سانەوێکە بێت شتە ڕئیسەکە ئەوەیە کە تقریبا لە ئێستادا لە زۆربەی بەشەکانی کوردستانە ئەو ئایدۆلۆژیە ناسیۆنالیستیە ئەو حوزوورەی جارانی نەماوە لە نێو جوڵانەوەی کووردا زۆرتر شتەکان مەحەلیە خۆگونجانە لەگەڵ ئەو واقعی کە لە نێو ئەو وڵاتە ئەو جوگرافیایە بۆتی دەستنیشان کردووە ئەمە شتێکە کە لەوانەیە ئاسان نەبێ قبولیکەین چونکە ئێمە ساڵانێکی زۆرە باسی چوار پارچە کراوە باسی هاوخەباتی کراوە هاو چارەنووسی کراوە دەوڵەتی کوردی کراوە چی ئەوانە بەڵام لە ئێستادا ئەبینین لە با بڵێن لە تورکیا ئەو بەشەی کوردستان لەکە لەوەیە باستەواکەن کە چۆن لەگەڵ تورکەکانە و لەگەڵ دەوڵەتی تورکا و چۆن خۆیانە گونجێنوشە یەکی لە هێزە زۆر گرنگەکان و کاریگەرەکان کە هێزەکە لە پەرلەمانە حوزوری هەیە و لە هەموو ساحەی تەنانەت لە ئاسینە دەوڵەتیشدا حوزوری هەیە یعنی تۆ پێت وایە شۆڕش تۆ پێت وایە ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی تۆ پێت وایە سەرکردە هیچ ڕۆڵ و کاریگەریەکی نیامە سیاسەتی نێودەوڵەتی چۆن نەعوذ بالله لە دیناڵە قەدەری تۆ لای خوایە یعنی قەدەری کورد لای ئەو هێزانەیە کە لە خۆی بەهێزترن لەوانەیە واش بێت من نامێ ئینکاری ئەو بکەم حتمما ئەو فەرزکردنە فەرزی واقعەک بەسەر کوردی عێراق بەسەر کوردی تورکیا بەسەر کوردی سووریا ئەو فەرزکردنی واقع هەیە ڕێگانەدرا کاتی خۆشی کاتی خۆی سەدام حوسێن من ئەگەر ڕازی بم دەوڵەتان پێ بدەم بەڵام ئێران قبول ناکات تورکیا قبول ناکات کۆمەلگای دەوڵەتی بەڵام من بە من ناڵێم ئامین ینی قەزمەوە نییە کە نەخێر چێکۆشەرەکانی دەوریان هەیە بەڵگە پێت دەڵێم بۆ چوونەکەت مەسەلەن ئەکرێ زیاتر تیا قۆڵ ببیتەوە ئەویش ئەوەیە ئەگەر بەپێی ئەو لۆجیکەی تۆ بێ مەسەلەن ئەبوایە داعش بیتوانایە ڕێڤەبەری خۆسەر هەر نەهێڵێ بەعکسەوە ئەوە شەڕوانەکان و ئەو کچە شەڕوانەکان و ئەوە ئیرادەی خەڵکی کۆبانێ بوو کە کۆبانێ و قامیش لەو سەرەکانی و
هەمویان پاراست زائد ئیرادەی نێودەوڵەتیش ئەوش لەبیر مەکە ئیرادەی دەوڵەتیش بەس ئەگەر خۆیان نەبوونە بەدڵنیاییەوە نەئاخر من باسم کرد وتم ئەو فاکتەرە نێودەوڵەتیە هەیە ئەکید بەڵام لە هەمان کاتیشە لە نێو خۆش یعنی ئەو هێزانی کە لەوێن بۆ نمونە کامیان هێزیان زۆر ڕادیکاڵە باسی خۆسەریەکە ئەو هێزەکەتر باسی فیدرالیەکە یعنی ئەمە یانی چی تۆ لە فیدرالیۆ بیگرەکە ئەو پەڕی داخوازیەکانە بێرە خوارەوە بۆ لا مرکزیت کە ینی خۆتە زای لە شەستەکانە لێرە لە باشوورە باسی لێوەکرا ئەمە ئاماژەیە بۆی کە تۆ ئەتوێت لە وڵاتە خۆت بگونجێنیت یعنی شتێک نییە کە ئەمە مەدخەلێکی ناسیۆنالیستی تۆ باسی سەربەخۆیی نییە من باسی تێگەشتنی گشتی و بۆ بکەم مەسەڵەن بەعکسەوە لە سەردەمی پۆتن لە سەردەمی زۆر سەرکردە لە سەردەمی زۆر کۆنگرەسمان زۆر وەزیر بە پێچوانەوە لە سەرەتای ڕوخانی ئەسەدەوە باسی فەرمووت ژانی لەدایکبوونێکی نوێ وەنیە باز لە لەدایکبوونی دەوڵەتی کوردیە کرا بۆ کورد خۆیەتی کە مەسەڵەن بە ترسەوە فیدرالیش بۆ خۆی ڕەوا نابینێت من پێمانیەوە زۆر کە سەڵێ ڕۆژەڵاتی ناوەڕاستەڵەوە شێتەوە کورد ئەم جارە لەدایک ئەبێتەوە جان ئێمە زانی چۆن ئەگەر لەم ڕوانگەی و سەیریکەن من پێم خۆشە و ڕوانگەی وابێت فەرەزەن وابێت کوردی سووریا لەوێ ئەژی ڕۆژاوا لەوێ ئەژی کاکە کوردی باکوور لەوێ ئەژی کوردی باشوور لێرە ئەژی ئەگەر زمینەیەکی بێتە پێشەوە ئیرادەیەکی ناوخۆی ئەوە بخەوە پێش هەموو شتێک ئیرادەیەکی ناوخۆی زائیدەن گۆڕینە لە معادلەکانە هەبێت ئەو کاتە چ کێشەیەکە بێت ینی تۆ لەوانەیە حەبلێک بێت و ئەی بڕیت ینی ئەو ڕەبتت کە لەگەڵ وڵاتە مرکزیەکە هەیە قەتعیەکەی ینی ئەمە شتێک نییە کە ینی کورد هەمیشە تا هەتای من پێم وابێ خەونی دەوڵەتی هەیە هەمە حەقە مافێکی خۆیەتی کە خەونی دەوڵەت و سەر بەخۆی و مافی دیاریکردنی چارەنووسی خۆیە بێت بەڵام زمینەکە چەند واقعەیە من پێم وایە ئەو هێزانەی کە ئێستا لە سووریا بە هەموویە قەت کورد خۆی ئامادە نییە یا زۆر شت لەبارە و کورد نالەبارە ئەخەزانی کورد کە تۆڵی کورد چی بکە کورد تۆ باز هەر باسی ئەو بکە ئێمە لە بیسەکانە باسی دەوڵەتمان کرد و مەملەکەتمان دروست کرد دوایەوە هاتینە سەر لا مرکزی دوایەوە چوونە سەر حکومی ذاتی دوای هاتە سەر ئەو فیدراڵەتێکی ئێستا هەیەەوە هەموو ڕۆژێکشە بینین چۆن محاسەرەکرێت و ئاناکرێت ینی ئەم ملەتە چی بکات لەوە زیاتر ئەوە لە باکوورە ساڵانێکی زۆرە شەهید دەدرێت خەباتەکرێت ئەوە ئەکرێت لێرە بامانشەوە لەوێ ئەو قارەمانێتی نواندیان بەرامبەر بە داعش بەرامبەر بە هێزەکانی تر ئەمانە ینی ملەتەکان ناتوانانی بڵێ بەڵام من ئەزانم واقعی سیاسی پێشمەرگەی پارتیزان بووی تۆ کوڕێکی ئازای بەڵام هەز ناکەی زۆر دەستە لە خۆ بەرداوە حسناكي يعني ناخذ زين شونا تو سرتا خۆت لە بەرنامەکە باسی عاتفەت کرد باسی هەست و احساسات و ئانەت کرد من ئەمێ هەست و عاتفە و ئەمانە هەمووی ڕێزی لێ بگرین ئەمە شتێکە وجدانیە لەناو دڵمانایە بەڵام لە پاڵ ئەوەی شتێکی پێوتێ واقعیت من ناتوانم لە مەزلوم عبدی کورتتر بووم و دڵسۆزتر بووم بۆ ئەو بەشە حتا لەو بە ڕێزانی تری ئەنە کەسە و هێزەکانی تریش ناتوانم لەوانە ناتوانم لە ئاپۆ باشتر تێبگەم لە واقعی ئەوێ ئەمانە ئەو هێزانەقی مزایدەی نییە بەسەر هەر کەسێکا کە لەوەیە من باسی مزایدە ناکەم بەڵام من باسی ناڕۆشنی و نەکڵۆکی و نەگونجانی ئەم هێزانەی ناو ڕۆژاوای کوردستانەکەم یعنی معقولە من دوو هەفتە پێشتە لەسەر لەو جێگەی جەنابتا لە برادێکی ئەنە کەسم پرسیوە کاک جەدعان چەند حیزب هەیە لێوەڵە 72 حیزب هەیە آخر تۆ ئەگەر بتەوێ ئەم نەتەوەیە ئەم میلەتە بیکەی بە دەوڵەتیش 72 هێزی نەگونجا و نەکڵۆک چۆن ڕێکەخەی من باسی ئەوەکەم باش ئەمە واقعەکەیە يعني ئێمە لە واقع سری موضوع بکەین واقعی ئێستا ئاو هەیە ئەوەندە حزبت هەیە ئەوەندە دیدگای جیاواز دێ ئەوانە دێ ئەزانی یەکێک لە ئیشکالێتە گەورەکانی تر چییە بمبورە لەوانێت ینی منەڵم شاعرانە بۆی نەڕوین بۆ مۆزوعە لەگەڵ حرمەتی زۆر شاعریش ڕێیەیە بەڵام هاوڕێگیان ینی تۆ ناتوانیت ئەو فاکتی کە هەیە ئەو واقعی کە ئێستا لە بەردەستا هەیە تێکەڵ بە کۆمەڵی حەزی بکەیت ینی ئەمەی ئێستا کە هەیە لەوێ وەزعێکە خۆی فەرزەکات دیدگای ڕۆشنیان هەیە بۆ ئەوانە ئێستا مەسەرەن بۆ نمونەکە ئەڵێ خۆسەری بۆ دیدگایەکی ڕۆشن نییە ئەو بەڕێزانەی تر ئەڵێن فیدرالی بۆ دیدگایەکی ڕۆشنیەکە کە بە دیدگایەکی ڕۆشنە کەواتە ئەوان هاتوون ئەیانەوێ ئەڵێن ئەبێت تەمەیوزێک بە خەڵکی کوردستان و بە ئەو منتیقە کوردیانە بدرێت و ئێمە خاوەنی ئیرادی خۆمان بین خاوەنی بریاری خۆمان بین خاوەنی حکومی خۆمان بین خاوەنیمان بین جا سیغەکەی ناوێنەی فیدرالی ناوێنەی لا مرکزی ناوێنەی خۆسەری کەواتە دیدگایەک هەیە لەوێ وعیەک هەیە هۆشیارەیەکی گەورە هەیە لەوێ ئەیەوێت جارێکی تر نەگەڕێتەوە بۆ حکومی مرکزی و لە دیمەشقۆ بڕیار لەسەر چارەنووسی ئەو لەسەر ئەو منتیقە نەکرێت من پێم وایە ئەمە هەموو شارێکی کوردستان یەک دنیا قەزەی هەڵپەسێررا و
ئەمانە تێبینیت لەسەری چییە؟ ئەخ من پێم وتی هاوڕێگیان تۆ لەوەشێ بتوێت ئەوە نەکەم من پێم وتی واقعێکی تازە هەیە ئێساکە واقعی خۆگونجاندن لەگەڵ ئەو دەوڵەتانە واقعی دەوڵەتی قوتریە ئێساکە کاتی خۆشی عەرەبەکان خۆ دەزانی باسی عەرەبی واحیدایە کرد و داتە ڕیسالە خالیدە و باسی ئەویان کرد کە دەوڵەتێکی عەرەبی گرتو دروست بووێ بینیمان تەنها ئیمارەتەکانی خەلیجیش ناتوانن یەک بگرنەوە ئێستا و ئەم سەردەمە نازانم تا چەند ساڵی تر من بۆ خۆم دیدگایەکەم هەیە کاکڕان من پێم وایە ئەم سەردەما تا 10 ساڵی تر یا لانی کەم تا 2030 سەردەمی کوردە و سەردەمێکە کە کورد ڕۆڵێکی زۆر گرنگە گێڕێ لە نەخشەی سیاسی نێودەوڵەتیدا و کورد جێگای خۆی ئەکاتەوە کورد لە باکوورە ئێستا لە مناقەشە و مفاوەزاتێکە بۆ ئەوەی کە اعتراف بە کەیونەت و موقعیت و پێگەی بکرێت سەرۆکی ناوەندێکی لێکۆڵینەوە لە ئاخیری مەتافە مەسەلەن پێت وایە کورد چی بەدەست دێنێ لە ڕۆژاوە کورد زۆر بەدەستێنێت لە ڕۆژاوە من پێم وانە کورد فۆرمە سیاسەکەی ئاخات ئەوەیە نابێت بە ئیرادەی تەنها لایەنێک بێت ئەو فۆرمە سیاسیە دەبێت بە گفتوگۆ بێت بە مناقەشە بێت لە پەرلەمانێکە لە مەجلیسێکی گەورەی نوێنەرانی هەموو لایەنەکان بەشدار بێت تێدا ئەوەی خۆت باس کرد کۆمەلگای مەدەنی بەشدار بێت تێدا ڕۆژنامەنووس بەشدار بێت تێدا و حزبەکانی تریش بەشدار بێت تەنها چەند حزبێک و چەند دیدگایەک نەبێت کورد هەمووی بەشدار محەممەد جۆلانی داوایەکە زۆر خەتەرە چەک داماڵینی کورد لە ئێسادا ئەسڵەوە نابێت ئەو پرسی سەرەکی بێت پرسی سەرەکی ئێساوەیە چەک تەنها ئەوێ بەدەست یەک هێزەوە بێت یعنی ڕێگانە دێ هێزی تری کوردی چەکی هەبێت چونکەەوە شەڕی ناوخۆی لە دروستە بێ بینیشمان لێرەنە کەس لەم بە ڕێزانی تریش ناتوانین مزایەتی لەسەر دڵسۆزی و خەم بینیمان خۆیان قیادەی شەڕی ناوخۆیان کرد لە کوردستانە ئێرانە بۆیە چەکە بێ بەدەست یەک هێزەوە بێ کە ئێستا لەوەیە ئەوان بەردەوام بەڵام سووریاڵە نەبێ و چەکانە دابنن ئەخەوە بەشێکە لە گفتوگۆ خۆیسەوان باش ئیدارەتەن کاکە باش ئیدارەتەن باسی ئەوکەن کە ئێمە بەشێکین لە سووریای یەگرت و ئێمە بەشێکی لەوان ئەوان هەموو قسەی گفتوگۆ مفاوەزاتە بەڵام تەنازولیان لەسەر سانتیمەترێکی قەناعەتەکانی خۆیان و دەسڵاتەکانی خۆیان نەکردو بۆ ئەمە نبینین ئەم دیوە ئیجابیە نبینین کە ئەمان تا ئێستا سوورن لەسەر داخوازیەکانی خۆیان بە هەمویانەوە قسە لەسەر فیدراڵیتەکەن قسە لەسەر خۆسەریەکەن قسە لەسەر لا مرکزێک ئەمە هەمووی هەنگاوی گرنگە و ئەوانن کە باشتر ئەتوانن واقعەکەی من پێشم وایە ئەمە هەنگاوێکی گرنگە بەڵام تەسلیمکردنی کەسێک ئەچێتە دیمەشق لە بەرنامەی تەلەڤیزۆنیا قسەی جوانەکەن بەیانی سەیرەکەی ئینفرادیان کردووە بە پێچەوانەوە ئەم دروستکردنی ئەم هەموو درزە زیان بە پرسەڕەواکی کورد ناگەێنێ لە کە درزەکە هەیە هاوڕێگان بۆم باس کردی درزەکە هەیە ناتەبایی هەیە و ئەوەی کە پێوتێ یەک ریزی ماڵی کورد ئەمە مەقولەیەکی عاتفیە قەت لە ژیانیا شتێک نەبووە لە ژیانی تاریخی کوردە شتێک نەبووە ناوی یەک ریزی ماڵی کورد بێت کاکە یعنی خەڵکە بۆ سەرکردە هەبوو کوڕەکەی ڕۆیشتۆ بەرامبەری وەستاوەتەوە سەنگەری لێگرتووە خەڵ بۆ مەکتەبی سیاسەکەی ڕۆیشتۆ سەنگەری لێگرتووە لە دۆخەسیارەکە لە دۆخەسیارەکە کوردستان خۆتی تیابووی بەرەی کوردستانیان دروست کرد کاکە لە دۆخەسیارەکەی لە باسی باشوورت کرد لە دۆخەسیارەکەی باشووری کوردستانە کە بەرامبەر بە بەعس و دەبابەکان وەستا بوون هەر هەموو هێزەکان لە یەکتریانەتە ئەمڕۆ شەڕ یەکتریانە کرد بەیانی ڕۆشتن بەرەی کوردستانی دروست نەکراوە دوای ئەوەی سەردای لە بەردی حەق و تێگەیشتن کە ئەمە ئەوان ناکرێت يعني إلا لوتيان بردي الحد كذا نعم إن شاء الله أوان تجربة أو تجربة ورقل أزاني وازدو مقولان بيني والله يك ريزي ويك تبايي وريك سنين نوم عليكم واقع أنا قصبكين أما جد جاي جواز يعني هي ومرجعيتي جواز يعني هوري باب قصة سر مرجعية كان يعني بكريت بشي كي جرينجي أو هي زانا مرجعية كان بككو أبويا عبد الله وجلانا أبي أوان حل كردني وضعي إجازة من تطوار حل كردني وضعي كرد لباكور وأوقف تقولي كي يسد سي بي كردو رولي كي زور جرينجي بلا للرجعة زور كليلي زور درجاية أما لا أم هي زكاني تريش مرجعيان كاك مسعودة بويا أبي شون قفتو قويق لبيني تركو لا تركيا كانوا وجلان خير دس كان مفروضة قفتو قويقش لبيني يعني كاك مسعود وجلان يجلس فيها بكات شو أمدو أنا هردو كان مرجعي بشي كي قرن قال لي هي زكاني من نالم سرب خوانين خوانا كردا من نالم خواني إرادي خوانين بلام للراسي دا مرجعيتي كي جورا اللي هي كمرجعيتي بكاكيو ديدقاو تيروانونو تيجيش نكاني أنا ليش مرجعي كي تريكا بارتي تمثيلية كات أمدو أنا لبري أو باسی یک ریزیانه که باسی لانی کمی پیکو کار کردن بکرد. او کات مثلا بیر لو بکرد و کنگره کی گوری کردی بکرد. بیر لو بکرد و انجمنی کی بالا دروز بکرد. بیر لو بکرد و بتیگیش نه. یعنی ام موضوعی که سباسه که خوسری الفدرالی بونمونه ام دو طرحمان هبیت. یا طرحی کی در اتونومی هبیت. با ما خلکی کردستان لوی بریاری لسر بدات.
خەڵکی ئەوێ خۆی بڕیار لەسەرەوە بدا لە ڕیفراندۆمێکا بڕیار لەسەرەوە بدا کە چ شێوازێک ینی پەیەدا ئیرادی خۆی فەرز بکاونە لایەنەکانی تری ئیرادی خۆیان فەرز بکەن و هەریەکە کاغەزێکی هەبێت و بڵێ من ئەمە هینەکەی منە ئەمە ڕاشچێتەکەی منەوە ئەمە ئەم دەرمانانە بکەن نا خۆ لەوێ ئەتوانرێت ئیرادەی خەڵکی کوردستان پرس بە خەڵکی کوردستانی ئەوێ بکرێت خبەیەکی سیاسیە ئەبێ وشارەیەکی باڵاتری لە خەڵکە بێ دیدگای جیاوازیان بەڵێ دیدگای جیاوازیان هەیە دیدگای جیاوازەکان بخەنە بەردەم خەڵکی کوردستان خۆ ئەنە کەسە و پەدەکەسە و نازانم پەیەدە و ئەمانە خۆ ئەمە ئامانج نین ئەمە ئامرازن خۆ لە باشوور پارتی وێکێتی ئامانج نییە حزبایەتی ئامانجا نیشتیمانی ئەمانە نابێ وەسیلە بن نابێ ئامراز جارێت تێرمە سەرەوەی کە واقعێن ئەوەیە واقعێن بینیمان ئێمە لەم کوردستانە کە باسمان لەسەر بەخۆیە کرد باسمان لە خەونەکانە کرد 2 ساڵ بەسەر ئەنفالا ڕۆیشت بوو بینیمان شەڕی ناوخۆ شەڕی سڵتە و شەڕی داگیرکردن و شەڕی لەسەر لە تەشاخێک دنیای گەنجی نازار بەنگی نەخێر هەبوو ڕۆڵ و کاریگەری خۆی هەبوو ئێسش لەوێش دەنگی نەخێر هەیە و دەنگە نەخێرە بێت دەنگێکی ئیجابی ئەبێ بێتە دەنگێکی ئیجابی لە بینی هەموو ئەم لایەنانە خەڵک هەبوو دژی شەڕی ناوخۆ بوو خەڵکە بوو خەریک بوو خۆی بسووت ئێمە باجارێ باس سواسی شەڕی ناوخۆ ئینشاڵڵا ئەو شەڕی ناوخۆ لەوێ ڕوونادات باسی ڕۆژاوا بکەین شەڕی ناوخۆ ئینشاڵڵا لەوێ ڕوونادات بە مەرجێک ئەگەر هێزی چەکداری تر نەڕاتەوە بەڕاستی هێزی چەکداری تر بدرێت ڕێگە بە هێزی چەکداری تر بدێت هەر کێ بێت من لە ژیان مەلایەنگری پەکەکە نەبوومە نەبوو چوونیان هیچیان بەڵام پێم وایە لە ئێستادا واقعێک هەیە لەوێ کە هێزێکی چەکداری پڕچەکی ئازای شەڕوان هەیە کە متەمەرسە و چەکێکی زۆر باشی لەوانەیە ئێستا لە سوپای سووریا ئەوان چەکیان باشتر پێ بێت چونکە ئیسرائیل وێرانی کرد هەموو چەکانی وێران کرد کەواتە لە ئێستادا دەعمکردنی ئەو هێزە چەکدارە بەڵام بە مەرجێک کە انفتاحێکی سیاسی گەورە لەبەرنی هەموو هێزە سیاسەکان هەبێت ئەنجومەنێکی تازە هەبێت لەوێ گەڵاڵەکردنی لانی کەمی ئەفکار قیچێکە با کورسێ چوارچوونی جیاوازی بێت دواتر بەڕاپرسیەکە دیموکراتی گەلانەی کە ڕێڤەبەری خۆسەر داوایەکات دیموکراتیەتی ئومەمی و نازانم چی یعنی جگە لە کورد یعنی ئەم دیموکراتیەتە بۆ هەموو نەتەوەیە بۆ مەسیحی بۆ عەرەب بۆ تورکمان بەس بۆ کوردنا ئەمە لۆجیکیە ڕۆشنبیر مەسەلەن نابێ بڵێ نە ئەمە هەڵەیەکی تێدا لە شوێنەکە هاوڕێگەان دیدگایوان جیاوازە تۆ ناتوانێت ئیسقاتی دیدگای خۆت بڵێ وەکو من ئەبێ بیرکەنەوە من ناڵم وا بیر بکەنەوە بیرکردنەوەی ئەوان بەچاق بیرکردنەوەی ئەوان ئەوەیە ئەوان ئەڵێن ئێمە بڕوامان بەم شێوازە باسی خڕیان کردبوو ناکەم ئەزانم هاوڕێ تۆ بڕات بەوە هەیە ئەوان بڕوایان بە ئەوە هەیە لە سەروی نەتەوەەوە بەس نەخێر ژەنەڕاڵ مەزڵوم واناڵێ هاوڕێگیان ئەڵێ ئێمە ئامادەین بە وەفدێکی هاوبەش ئامادەین دیدگای کورد یەک بخەین خۆیان واناڵێن پەکەکە خۆی واناڵێ پەکەکاڵێ ئێمە ئامادەین سبەینێ ڕۆژاوا بڵێ ئێمە نامانەوە پەیوەندیمان لە گەڵ قەندیل هەبێ پەیوەندیمان نابێ ژەنەڕاڵ مەزڵوم خۆی ئەڵێ بە تورکیای وتووە وتوێتی ئێمە ئامادەین هەموو غەریبەیەک لە هێزەکانمان بکەینە دەرەوە کە خەڵکی ڕۆژاوای کوردستان نییە خۆیان وا دەڵێن ئەمە هەنگاوی باشە بەڵام من قسەکەم لەسەر چییە لەسەرەوەی ئەم هێزانە لە ئێستادا بڕواان بە دەوڵەتی کوردی سربەخۆ نییە کار بۆ دەوڵەتی کوردی ناکەم من پێم یعنی ئەمە ئەو قسێت بۆ باسکەم کە ئەم حرەکەتانە حرەکەیەکی ناوچەین یانەوەی خۆیان بگونجێنن لەگەڵ ئەو وەزع تازەیە کە لە منتیقە دروزەوە ینی ئێستا بۆ نمونە پەکەکە لەوێ دەمپارتیە هێزە کوردیەکانە ئەڵێن ئێمە ئەمانەوێت لە تورکیایەکی دیموکرات تورکیایەکی جیاواز تورکیایەکە ڕێزی مافەکانی ئێمە بگرێت جیاوازەکانی ئێمە بگرێت لەوێ دەمەتێکی جیاوازی حکومڕانی لە ڕۆژاواش بە هەمان شێوە ئەڵێن ئێمە ئەمانەوەی لەگەڵ سووریا بژین بەڵام بە شەرت و شوروت و مەرجەکانی خۆمان وازیان لە کوردایەتی خۆیان نەیەنا کاکە لە دەستورەکەیشیانە باسنەوە ئەزمموی سەرنووسەری و میدیاکاری شتەیە بەڵام من ئێستاوەکو سەرنووسەر و میدیاکار داوەتم نەکردووی ئەوە بڕات بە یەکڕێزی کورد نییە ئەڵەی قەت یەک ناگرنەوە ئەی بڕات بە دیموکراتێتی برایەتی تورکمان و تورک و کورد هەیەکە بڕوان بە برایەتی و پێکەوە کارکردن و پێکەوە ژیانی هەرچی گەل هەیە لە عالەمە ئەو سیاسەکانن کە گەلەکان ئێمە بڕوامان پێێتی مەبەستمەوەیە ئەوان ئەوە پراکتیزاکەن مەجبورن هیچ حەلیکی ترێنی ئەوە کاکە تونندڕەوترین حزبی تورکی ینی عنصرین با بڵێن ڕێگەستراتیج نام پێم وایە استراتیژە وەزعێکی تازاتی پێش بەڵێ بەرز زریان ڕۆژەڵاتی وەکو سەرۆکی ناوەندی لە کۆڵینەوەی ڕوودا و بەڕێوەبەری ناوەندی لە کۆڵینەوەی ڕوودا و عیبیشە بۆ من غەڵەت بکەم لەوەیان خۆم دەستگاکان وەڵا بەبێ پرسیار دێمەلات چونکە بەردەوام تەحلیل و شرۆڤەکانە دەبینم جارێ بزانم لەگەڵ مامۆستا عەدنان کۆکی مەسەلەی ئیرادە و ئیرادەی
نەتەوەیەک خۆی حزوری نەبێ ئەمە هەڵە نییە هەر بڵێن وەڵا ئیسرائیل ڕێیداو دەکاتەوە وەڵا لەوانێت ترەمپ بێ بمانکا بە شتێ و ئەی خۆت هەر کەسێ خۆی ئامادە نەبێ هیچ بەدەست دێنە؟ سپاس کاکران سپاس بۆ بەرنامەکانت تحقیقەت لە قۆناغی هەستیارە بەرنامەی گرنگەکەیت کە پەیوەندی بە مەسیری هەموو کوردەوە هەیە و ئەمە تۆزە گەڕاندنەوەی میدیایە بۆ ئەو ئەرکەسەرەکەی کەوا هەیەی لەو هاتوو هەرایی کە سۆشیال میدیا دروستی کردووە لە کوردستانە. جارە باش شتێک بڵێم سەرەتا کە بە دڵی تۆ بێت ئەویش ئەوەیە کە ڕوانگەیەکی سابتم نییە شتێ بە دڵی من بێ بەدڵم نەبێت. لە دوای شەڕی جیهانی یەکەم نفوسی ئەم ڕۆژاوای کوردستان نزیکەی 180,000 کەس بوو و هەموو نفوسی کورد لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست ناگەیشتە 4 ملیۆن کەس. ئێستا کە خەریکە نەزمی دنیا ئەگۆڕە جارێکی دیکە شەڕێکی گرنگ لە منتیقەکە هەیە چەند شەڕێکی گرنگی دنیایی هەیە و جارێکی دیکە دەرفەتێک دروست بۆ تۆ بۆ کورد نفوسی کورد لە سەروی 40 ملیۆن کەسەوەیە بۆیە هیچ هێزێک ناتوانێت ئیتی لەم قۆناغەیە ئینکاری وجودی کورد بکات لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستە. ئەمە خەبەرە خۆشەکەیە بۆ کورد یعنی ئەمە ئەو کاتە نفوسمان نەبوو هەموو ڕۆژاوای کوردستان 160,000 کەس بوو هەموو باشووری کوردستان لە دوای جەنگی جیهانی یەکەم هەموو سلێمانی تەنیا 20,000 کەس نفوسی هەبوو 2,000 کەسی لێما بووەوە یعنی هەموو نفوسی باشووری کوردستان نزیکەی 700,000 کەس بوو. بۆیە ئەمە وەکو فاکتۆرێکی گرنگ هەموو دنیا ئاگای لێتی ئەمە بێجگە لەو موقع جیۆسیاسیە گرنگی کەوا کوردەتی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستە. بەڵام ئەگەر بینە سەر ئەو بابەتەی کەوا جنابەت پرسیارت کرد لە کاک عەدنان من هەندێک لە خاڵەکانی لەگەڵ یام هەندێکیشی پێچەوانەی ئەو بیرەکەمەوە. مام جەلال قسەیەکی هەبوو ئەیگوت ئێمە پێویستە واقعبین بین بەڵام لە هەمان کاتە واقع گۆڕ بین. ڕاستە ئێمە میلەتێکین نزیکەی 2000 ساڵ تاریخمان هەیە لە منتیقا بەهۆی ئەو موقع جغرافی کەوا هەمانە هەمیشە بەشێک بووین لە دەسەڵاتداریەکانی ئەم منتیقەیە ناکۆکی لە نێومانە دروست بووە گرفتیش دروست بووە بەڵام لە هەندێک حاڵەتیشە توانیمانە یەک بگرینەوە توانیمانە ئیدامە بین بە خۆمان نەتەوەی زۆر گەورە هەبووە لە منتیقەیە کە تواوەتەوە و لە نێو چووە بەڵام لە هەمان کاتا نەتەوەیەکی زۆر بە کەمی ئەوەی کەوا وەکو کورد بێت لە دنیا زۆر بە دەگمە نەبینرێت کە سەرڕایەوەی کە هەموو دنیا لە دژت بێت توانیوێتی خۆی بگرێتەوە توانیوێتی خۆی لەسەر پێ بێڵێتەوە بە حقیقەت من ئەمە تورکێکم قسەی پێگوتم وتی ئەم تاریخەی کورد شایانی ئەوەیە دەیان ڕۆمانی لەسەر بنووسێت کە چۆن چۆنی تۆ لە کاتێکە کە هەموو دنیا دژی تۆ بۆ توانیوتە خۆت بە چەپ و بەڕاست بە ئیسلامی و بە مەسیحی بە ئەلمانی و بە نازانم دیندار بە ئەمریکی و بە ڕۆژئاوایی و ڕۆژهەڵاتی هەمووی دژی ئەم نەتەوەی بۆ بەڵام ئەم نەتەوەی توانیوێتی خۆی لەسەر پێ بهێڵێتەوە ئەمە داستانێکی گەورەیە کە پێویستە بنووسرێتەوە واگەر بینە سەر وەزعی ئێستا تۆ حقیقت ئەگەر خۆت خەیاڵێکت نەبێ هەرگیز ناتوانانی ببیت بە هەرگیز ناتوانانی شتێک لەبەری خەیاڵە کێشەکەی ئێمە نازانم کاک عەدنان ئەڵێ کێشە نییە بەڵام من وەکو ئاریشەی بینم بۆ نەک بۆ کورد بۆ هەر میلەتێکی سیاسی کە زڕوفێکی بۆ هاتبێتە پێشە و ڕوانگەی وازەحی خۆی نەبێت ئێستا نەک خەیاڵە مشکلەکەوەیە هەزار خەیاڵ هەیە لە ڕۆژاوا ئەمە تۆ بە ئاریشەی نبینیت کێشەیەکی زۆر گەورەیە بەڕات بڵێ من ئەمەوێت زانیاریەکەت بۆ باسکەم نەمەویست باسی بکەم بەڵام مەجبور بووم کە باسی بکەم ئەوەیە کە لە ئەو ڕۆژی کە بەشار ئەسەد کەوت هەندێک لە هێز و لایەنە دەرەکیەکان داوان لە لایەنە کوردیەکان کردووە کە لە ماوەی 72 سەعاتە 20-25 کەسایەتی کورد دەستنیشان بکەن بۆی کە ئامادە بن بۆ قۆناغێکی ڕاگوزەر لە سووریا و بتوانن لە هەندێک لەو لیژنە و مەجلیسانی کەوا دروستەکرێت بەشداری تێدا بکەن 72 ساعتەکە بوو بە چەندین ڕۆژ و تاوەکو ئێستا هێمن لایەنە کوردیەکان نەیانتوانیەوە بگەنە نەتیجەیەک بووی کە این بێت حقیقەت داوایان کردووە کۆمەڵێن 25 کەس 20 بۆ 25 نوێنەری کورد لە هەموو لایەنە کوردیەکان یعنی ئەمریکا و فەڕەنسا داوایان لە کوردی ڕۆژاوای کوردستان کردویان حاضر نەبوو بۆیان حاضر نەبوو 72 ساعت لە دوای ڕوخانی بەشار ئەسەد 8 مانگ بەشار ئەسەد 75 حیزب 45 ڕسمی و هەندێکی ناڕسمی و گچکە 75 مرۆڤی ڕۆژهەڵاتیان ڕۆژاواییان بۆ ئامادە نەبوو ئەمە ئامادە نەکرا بەڵام ئەمە خۆی دۆخێکی تایبەتە یعنی حقیقت ناتوانین هەمووشی بڵین کە یەکەم ئەم دۆخی کە هاتە پێشەوە بۆ سووریا مفاجئە بوو بۆ هەموو دنیا یعنی تەنانەت
ئەڵەن کە تورکیاش لە پشتی مەوزوعەیە تورکیاش مفاجئ بوو بۆی کە ئەمان توانیان هەتا دێمەشق بچن ئێرانیەکان تووشی مفاجئە بوون کورد تووشی مفاجئە بوو کەس تەوەقوعی ئەوەی ناکرد کە بەشار ئەسەد بەو ئاسانیە بڕوات بۆیە دۆخێکی کتوپڕە کە تووشی کورد بووە پێم وایە دوو ئەگەر ئایدۆلۆژیان کاگادان باسی کرد کە دوو دانە مەرجعی جیاواز و دوو دانە دیدی جیاواز ئەمە ڕاستە بەڵام ئەگەر سیاسیان بیر بکەینەوە هەسەدە پێویستی بە مەشروعیەت هەیە ئێستا وانە هەسەدە هێزێکە کە توانیوێتی لەسەر بنەمای معادلەیەکی هێز کە پێشتر هەبووە لە سووریا توانیوێتی ئیدارەیەک بۆ خۆی پێکەوە بنێ مەسەدەیە هەسەدەیە یاخود ئەو دەسەڵاتی ئیداری ذاتی کەوا لەوێ هەیە ئەویش معادلەکە چۆن بوو رووسیا تێدا هەبوو ئێران تێدا هەبوو ملیشیاکانی عێراق تێدا هەبوون محوەری مقاومە هەبوو لێ حزوری هەبوو ئەم محوەرە تەواو ئێستا تقریبا پاشەکەشی کردووە رووسیا نەماوە ئێمە ئەزانین کە کاتە خۆی ئەسەد کشایەوە لەو منتیقانە بەر لەوەی کە بکشێتەوە داوای لە هەموو هێزە کوردیەکانی ڕۆژاوای کوردستانی کرد کە بچن لەگەڵی دانوستاندن بکەن ئەو کاتە هەواکەوا بوو کە بڵێ لەوانەیە بەشار ئەسەد لە ماوەی 6 مانگێکا بڕوخێ بۆیە نەڕۆشتن دانوستاندنیان نەکرد بەڵام پەکێکە کردی ئەم دانوستاندنەوە ئەو ئیدارەی پڕ کردەوە دواتر شەڕی داعش هات بە یارمەتی ئەمریکا ئەو دەسەڵاتی لەوێ بەهێز کرد و ئەمە سیاسەتێکی پراگماتیکیە و توانی لەوێ دەسەڵاتێک پێکەوە بنێت ئێستا ئەوەی کەوا هەیە مادەم کە ئەم معادلەیە گۆڕاوە ئەم دەسەڵاتە پێویستی بە ڕەوایی هەیە پێویستی بە مەشروعیەت هەیە بووی کە بمێنێتەوە مەشروعیەتەکە لای کێ مەشروعیەتەکە لای ئەنە کەسەیە مەشروعیەتەکە لای هێزەکانی دیکەی ڕۆژاوای کوردستانە کە پەیوەندیەکی باشیان لەگەڵ ئەحمەد شەرع هەیە پەیوەندیەکی باشیان لەگەڵ تورکیا هەیە بەڵام ئەمانی دیکەش پێویستیان بە هەسەدە هەیە لەبەرچی لەبەرەوەی کە تۆ تەنیا بە قسە ناتوانانی دەستکەوتت باشیان لەگەڵ ئەحمەد شەرع هەیە یعنی لەگەڵ ئێتلاف هەیەتی ینی بەشێکن لە ئێتلاف وانە ناڵم ئەحمەد شەرع بەس دەتوانن زیاد ئاسانتر قسە بکەن لەگەڵ جۆلانیان جۆلانی نەباشە ینی نەباشە قەسەدە نزیکترە ئەحمەد شەرع ژێدی بەڵێ بەس کارن زێدە باشتر دیالۆگ بکن بە ئەحمەد شەرع مەسەڵەن کەسێکە دیفاکتۆیە هاتیە بووە سەرۆکی ئیدارەی سووریا ئێستا مەجبوری تعامل دەگەلوی بکەی ئەvە نەعیبەیە ji بۆ ئەنە کەسەژی و ji بۆ هەسەدەژی ئەمریکا پێرە تعامل دکە فەڕەنسا دیکە هەمی دنیا هەمووی لە ڕیز وەستاون بۆی کە تعاملی لەگەڵا بکەن هیچ عیبێکی تێدا نییە کابرا دەسەڵاتدار ئەوە قەستی قسەکەم چییە ینی هەم هەسەدە پێویستی بە ئەنە کەسەیە هەم ئەنە کەسە پێویستی بە هەسەدەیە هەست ئەنە کەسە ناتوانێت هیچ دەستکەوتێکی هەبێت لە دیمەشق بەبێ هێزێک لەسەر عرس یعنی ئەمان هێزیانەیە لەسەر عرس تۆ بەم هێزەوە ئەگەر هێزی هەسەدەت لەگەڵ بێت تۆ ئەتوانیت داواکاری زیاترت هەبێ و هەسەدەش ناتوانێت بەم معادلە تازەیەوە لەگەڵ ئەحمەد شەرع ڕێک بکەوێ بەبێ هەسەدە بەبێ ئەنە کەسە ببورە بۆیە ئەگەر سیاسیەن و بەرژەوەندیەن و مادیەنیش بیری لێ بکەینەوە ئەم دوانە پێویستیان بەوە هەیە کە ڕێک بکەون بەڵام بۆچی ڕێک ناکەون ئەمە پرسیارەکە بە داواکاری کامیان قابلی تحقیقا یان ئەگەر ڕێ نەکەون هەردوو داواکاریەکە قابلی جێبەجێکردن نابێ سەرکە هەردوو لا داواکاری معقولیان هەیە بەڵام حقیقەت ینی هینەکە ئەوەیەکەوە یەکەم بەر لە هەموو شتێک تۆ مەسلەی هەبوو جوودی پەکەکە لەوێت جەنابەت باست کرد کە پەکەکە ئەڵێ ئێمە ئامادەین بکشێنەوە ئەگەر بە فعلی ئەمە وابێت و ئەو لێدوانانەی کەوا بەڕێز مەزلوم عەبدی داوێتی جێبەجێ بکرێ پێم وایە بەشێک لە داواکاریەکانی ئەنە کەسە قوبڵەکرێ ئێستا ئەکرێ داواکاری مەسلەن بەردانی زیندانیەکان یاخود ئەوانەی کە بێسەر شوێن ئەکرێت تعلیق بکرێ بۆ کاتێکی دیکە ڕاستە لەوانەیە ناکۆکیەکە بوو بێت لەو سەردەمایە جەماعەتی هەسەدە گوتبێت یانەمانە هەمووی بەکرێگیرایی تورکیان یا نازانم ئەو گوتبێتی شتێکی وەها کۆمەڵێک ڕوودا و ڕوویدا بێت کە تحقیقکردنی یەکلاکردنەوەی ئەمانە لە ماوەیەکی کورتا ئاسان نەبێت بۆیە ئەکرێ مەزن لەمایە تۆزێکین هەبێ بەڵام داواکاری دیکە هێکا کە تو بچی ئامادەی ئەحمەد شەرع بێتەوە سەر حدودەکان بەز ئامادەنیت پێشمەرگەی ڕۆژ بچێتەوە تێکەڵاوی ئەو هێزە هەبێت لێ عەدنان ئەڵێ ممکنە بێ بە شەڕی ناوخۆیەتەوە 10 ساڵە شەڕی ناوخۆی دروست نەبووە ئێستاش ئەگەر پێشمەرگەی ڕۆژ بچێتەوە شەڕی ناوخۆی دروست نابێت دروستە بێت لە مانگێکە دروستە بێت بە دیدگای جیاوازیانەیە ئایدۆلۆژیای جیاوازیانەیە شتێگەشتنی جیاوازیانەیە بۆینە پێم وان نییە کە باشە لە هەموو زەویە باسی ئەوە کرێت دیدگای جیاواز و پلورالیزم ئەبێتە مای گەشەکردن بۆچی کورد کە جیاوازە بێ ئیلا نەتیجەکەی ئەگەر قەڵەم بێ کێشە نییە بەڵام کە بوو بە چەک
چەک بەکاردێنم ئاخر بەو جۆرە نییە ئەزانین چۆنە یعنی پێشمەرگەی کوردی ڕۆژاواش ڕۆژاوین کاکە خۆیان لە مەریخۆ نهاتون خۆ ئەوش حەقی هەیە بچێت با بچێتە نێو هەسەدە ببێتە بەشێک لە هەسەدە یعنی خۆش لە مەریخۆ نهاتۆ یعنی بۆچی ئەبێ ممنوع بێت هەست پێشمەرگەی ڕۆژ بچێتەوە بەڵام ئاسایی بێ مەسەلەن لەگەڵ جۆلانیە تۆ ڕێکەی بێ حدودی تەسلی ئەی شتێکی ترژی هەیە کاکۆ شەنگ دەرێژ پاشی بەرسبێ من بدە یعنی معقولە زیندانی سیدنایە هاتە شکاندن و هەمی دیلێن سووری هاتە بەردان مەسەلەن زیندانێ کورد ناو زیندانێ کوردادا نێتە ئازاد بوون ئەvە داخوازێکی وەسا قورسە وەسا گرانە ئەگەر وەژی دەخوازن بە هەڤ ڕاجڤین بکەن یعنی لازمەوان تشتین بچووک جێبەجێ بکەن نەبێتە عەرقە لەو ڕێگری لە جڤینێ 2 3 و 4 و 10 هەتا ئەخیری ئەvە داخوازێکی نەمەشروعە کاکرنج زانێ ئەو داخوازەکەوێ مەشروع بێگومان مەشروعە ئەگەر بين وبري خو بدن رونشتين كنا انا يعني براولو ام زلال بيشتغلن يعني او حيان هانا سر ميزير ونانين يعني تخالق قلكي باش بحث كير از بيبي مكاكرنج بس يك دقيقه مجال بجيبو يعني حمك سير الزلال بالروم انا كسي حيان هانا سر ميزي دانانيشه اشتر بجيبوتش يك خال يعني 2020 وقتهم دانيشتن او خالهم سر جيش گفتگو بو وقتگو افتشتي كونن يعني ابي بطوينن وبابين بشخوا نلاسم انا ناي روناني مساله زلاله انا كسب بشك جي كالسيومي بشك جي ائتلافي دفي بابند بسياسات ائتلافي اف هذا هيرشي ترفعت كر من بتشكر شهباكر او خلقي ما شهيد بون خلقي ما برابر بون برچی بون لوا گوندا کشتن او ارتش هذا عسكري كالسيوم يا ائتلافي يعني انا وانا كسيت شلو بسرميزي دانشه لقلمه اگر ائتلاف بخوا حسدت تيرول دبينه وخسريه جي دبينه بروجاك شرعيه خالد وام انا كسيت نكار بسرميزي دانشه اگر گۆرانکاریک دەهەلوێستا پارتی دیموکراتی کوردستان بەرامبەری ڕۆژاوای کوردستان نەبێت ئەو گۆرانکاریژی نابێ ئەم تەفەهوم دکن ئەم تێدگین هەرێمی کوردستان بتایبەت بگشتی پارتی بتایبەت هێزک بەرژەوەندی هەیە حساباتی وی هەرێمی هەیە ئەو تەمامی ئەم تێدگین بەس ئەنە کەسێ هێزەکی کوردی سووریە پێویستم سەرمێزێ ڕوونین بەس تشتەکەی بۆتە ئاگادار بوو ملەتێ مەژی ئاگادار بێت گۆرانکاری گەورە لە سووری چێ دەبێت ئەم نکارن ینی دەستی خۆدەینە ولۆ ئەم بێ وەڵامی تشکی ناکن ینی ئانا هەوڵدان هەنێ کۆنگرێکی کوردی لە ڕۆژاوای کوردستان ببێ پارتیên سیاسی ji derevî peyênekê kesayetiyên civakî ragiyandin civaka sivîl yani çi hêzên û rêxrawên سياسي ونا سياسي ويش دربي وي دعوت دبيش بو في كونغري وامي انا كسيجي دعوت بكش بو في كونغري جبون بهفر كاربن بيك اجنده بيك نارين بري خو بدن بالي شامده از ديسد بيجم انا بيويس ناكي يعني حردو سركردي انا كسين هال شامين تشتكل شامي غابا عمد بي مالا كردي مي بكنيك يعني ابونا تا شامين اچماي ناكوكي عمل رقامش لي تمام بكن چارەسەریya پرسگirêkê mi berê xwe bidin Şamê. Sedemên serekî ev ê taban kobûn diriya Rûdaw de yani Rûdaw xwe jî agadar e 2020 kakirin. Snûrê Kurdistan bû, daxwaziya Kurda bû, behsa çespandina Rojavayê Kurdistan bû wekî waqeekî cografî siyasî. Min pirs kir شما لە جەم کووردا بە وازەحی نەخشەیە کوردستان لە دەستێ کەسێدا نابینم تا دەبینی؟ سپاس کاکرانج ئێوار باشی بۆ هەمیان بڕاستی هەنێک خاڵ هەنە دەبێیان بچەسبینیش بۆ بنگە هەبەیەک گفتوگۆ ئێرە یەکەم تشت ڕۆژە ئیرۆ ئەم قۆناغاک نو دەنە هەو قۆناقە نو پێویستە لێڤەگەرێک نو گوهارتنێک نو هەلوێستێک نوش هەمیە تشتێ بەرێ کێ کرد چ کرد ئەس دەبێم تشتێکی دی بوو ڕۆژە ئیرۆ قۆناقێک نوێە پێویستی هەلوێستێک نوێە
سر اساس بنگه کرد نتوکن ننتوا دویا من سر خاکه لسوری سوریا دنتوین سرکه هفبشن کرد و عرب نتوی دنن ایگو ام بیجن پیک هاتن از دویم شاش دبن بر نیری نامنه اوا ام بیجن نتوا دوامن یان پیک هات دوامن اوجی گلکی درست نیا روجا ایرو دنتوین سر خاک جغرافیا که عمل سر خاک خانه او سر خاک خانه هفبش ناوی سوریه نوبیا سوریه اگر در سوریه دابت تصفان مهمه تابی اگر در فتح به پچکینک خال هنه ایدویم وکا حالی حاضر روجا ایرو وکا سوریا دولتا سوری اگو بناوی بعث ناوی جمهوری العربی سوری وکا نقش وکا سیستم وکا هر تشتوی روجا ایرو حرفی تشتك روجا إيرو وكا سينور وكا دولة سوريا نينا هيز هنا و حكومات هنا اي كاتينا اي هرمينا ايشنا يعني روشا سوريا روجا إيرو نفسها روشا حزارو نهسدو بيستايا ايگو كونغري سوري گشتي وقت راگ هاندي سربخويا سوري وي چاغي دولة حلب هبو دولة لاذقي هبو دولة دمشق هبو دولة درزية السويداء هبو هر وها هرما جزيرة هرما جودا بو نصر بسوريا وبو جزيرة كردي ايروجهراتي فرد هر وها هرما عفريني حياة كوباني وهو هرما دجي روج آواي فرد او جي هرما بو بندست دستلات دولة عثمان ليبو وچاغي سهرم بزغطة فرنسي نأيگو دوين جودا خوازن كردينان زمچه وچاغي بزغطة فرنسي سهرم کرنا یک هرم دولتها سوري جي آوا کرن داوي ده 22 حتى 24 هرما جزيرة تفلي دولتها سوري بو هر وها هرما كرداغي عفرينه تفلي دولتها سوري كردن برانبر تبدي وچاغي لواء اسكندران حتى تفلي سينوري هندر تركيا كان هوا دويم اسيام براستي سوري وكا دولة بلا ام شرمزار نكن خوش خلقي خو وكا ديروك وكا ميجو از دبيجم حتى بري 3000 سال جي سردما هوري جي ببورن هكا وگرن پچكي ميجو دولتها مصري فرعونيا دغوت سر سوري ناوي سوري چه دغوتن ولات هوريا هوري بو هر وها روج آوای روجهلاتی فرد صوبارتی بون زانی پشتی وینه سردما اسلامی 336 اسلام گشته هرمه وکا عیاد بن غنم یکم کسبو گشته هرما کردستان سوری و کرداغی و چیای کرمنج و چاغه تکیلی نوو چه بون و چاغه یکم پیمان پشتی چال دیرانجی ناو برا كرد وعربا يكم تشت وك يكم بلغاز دبيجم ده 685 زينه ده يكم جار ناوي عربا هات زمانجي نبرا عبد الملك بن مروان هروها امبراطور قسطنطين انه هنا كيزن او كسن عرب لعفني هاتم جي كرن بحثا وي تاريخ دير دكي دولة عثماني ده حتى نوكا انكسا پدکسا حسدا پیدا همی وان 42 حزب داخوازه وان کمتر نینه لولایت عثمان لیجی تابی تابی من بگشتم اوی هکه در فتح بود کمتر لولایت کردان جی د سردم عثمان لیدا اگر وصانینه پاشی افناور بجمع طبعا زیادتری او پارتیا زیادتری وی هجماره نه ببور از کم کرنجی اید دیه اگر لا تجربه تجديد منه خمنكا يعني تدبيجي داخوز كردان كم ترى ل قلمروي سردمي عثمانيجي نتري عثمانيجي حتى اي بري عثمانيجي اي اسلامي خلافته اسلاميجي چار خال نپيمان هبون باشا ابنا برسفه من بدا باشا ديما جمتا وقت تا بنراني هجا استاقرنا والله برزان جاري كتير سلاوطان لبيت مامستا زكريا هساري فرموت لآلية جغرافي دا حتى نوكا دا خوازي كردان لروجافايا كردستان كم ترى لجغرافيا سردمي عثمان ليجي راستي جي وسا يعني وكا دسبيكي وك خالكي شرعيات يعني هجر شرعيات هجر دقارن كسا كرد شرعيات دقار روجا إيرو تهز شرعي
وەک دەبێ ڕەوا لە سووریە نینن وبالتالي پێویستە هەمی هەفتۆ گەل هەفتۆ بدن بستێنن ji بۆ سووریا ژنۆڤ ئاڤاکن ji ber وەکە مگوتی وەکە نەخشێ وەکە واقع سەر خاکێ سووریەک هەفگرتی ڕۆژا ئیرۆ نییە ئەگەمکان بەحسا هەرێماکن و باندۆر هەر هەرێمێک باندۆرا بن باندۆرا کیژان هێزێ ناودەوڵەتی دەیە ڕۆژا ئیرۆ ئەو هەرێم ئێ کاتی ئەو ئێ خۆجایی هەمی پێویستن بە هەفتۆ ji بۆ سووریەک هەگەر بغوازن یەگرت و دیسا و ڕەواتیە بدنە هەفتۆ نەڕەواتیش دەرڤە تەنێ وەرگرنج هەفتوژی وەرگن یەکەمەوە ئێ دوێم کورد وەکە مگۆ سەردەما عوسمانیژی تەوی گۆ عوسمان پەرست بوون یانێ تەوی وساژی ئەم کورد وەکە ئێ ڕۆژاوە ئەم رازینە ئەم ڤەگەرن وەکە بنگە سەر پەیمانە 1516 ناوبەرە سولتان سەلیم الأول و میر و پاشای کوردەوەی چاغێ ئەوژی چ بوو سەر استقلال داخلی سەربخۆیە ناوخۆ دهندر هەرێمن کوردستانێ كردستان قشتي كردستان عثماني بقشتيجي هو يكم خالبو انه سبخو استقلال داخلي جبو اماراتي كردي هبو ادو يمجي حكم وان رنگي حكم شوازي حكمرانيه كردا او ايشي دستلات عثمانيه او وي وكا وراثي نوبرا خدبه تنه دخال هفبش بو نوبرا هرم كردي يعني كردستان امارات كردستان و دولة عثماني البايتخت او جيكا اي ابوري بو انه باجا ريكن لو سلطان ايدوجي هفبش بن كرد وترك او كرد وترك دولة عثماني بو برجريه لدولة عثماني وسينوري ناب دولتي هندك سياسة فانن روجافات شتكي دبيسم دبيجن جغرافيا ڕۆژئاوا بەراورد مەکەن دگەل باشوور لەوێ دەرێ هەندێک جێهێ هەندێک گوندەوار هەندێک ناحیا عەرەب هەیە ئەڤە باندۆرێکی چێ دەکات لەسەر کوردستانی بوونی ڕۆژئاوا هم سیستەما حکومرانیە نۆ ئێ ناودەوڵەتی زۆر نەمونە هەنە همجی هەگەم ڤەگەرن دیسا ئێ مێژۆ تكيشة وتباندورا ويتنا نمونا از بيجم ده سردما عثماني ساغز فغارم باعتبار انه هغارن كسد بيجن انه روجا ايرو سوريا كليلا سوريا بدسته تركيا دا وقت صاد بيجي وكا اترام قوتي ام بيجن هريما تشي كورمنج دغوتن ناگي جغرافيا هرمن جزيره كوباني وچاغي چكر عثماني دولة عثماني كرنا متصرفية كردا متصرفية يعني وجودا يعني تاني دو متصرفي دولة عثماني لسوريا ولبنان هبون متصرفية جبل لبنان بو دولة لبناني ومتصرفية جبل الكرد يعني تشي كورمنج ايغو عفرينها روجايرو تشي كورمنج روجايرو يعني اوات تجاري نكي شيا انه تفيغو يقرتي جغرافيا كردستاني هجر نها بليغو ايغو دسبيكي وبحث كرجي نافبرا عفرين وجرابلس وبابي او ايغو دبيجن عربه سدو سيو دغون دي كردا هنا ونداينا روجايرو كس بحث وان ناك روجايرو تشتايدن نافبرا سرختي وبنختي وكام دين باكورو وروج افاي كردستاني هوا هناك وقت بي ولو سينور زيفراندنا تفيوسا هاga مادام خاكا كردستانيا چپيويا يعني هري خراب چپيويا گندك ناوچەیەک عرب دهندر شما پارتن سیاسیان کوردی بە ئاشکرا بەحسا جوگرافیای کوردستانێ ناکەن تا دەبینی باس بکەن بەحس بکەن بڕاستیژی ئێمن ئەز وەک لیکولات شتێکی بێژم سیاست مەدارێک گۆ پێویستی گرنگیە بە جوغرافیا سیاسی نەدا و مێژووە سیاسی نەدا بڕاستیژی نکانە سیاسەتی نکانە گفتوگوۆی لەگەل دژمنێ خۆیان دۆستی خۆشی حیا بکە هەوا گەلکی مهمە بتوانی نەخشا سیاسی چا بخونی نقشه جغرافی چا بخونی نرینا تجوانا لیوان آخافتن و داخویان بچک جنرالا بچک گشتیه مثلا تدبینی لجم پارتن سیاسی کرد رؤیای وان واضحه جبو جغرافیا کردستان لوی داره یا حمیه ترسک هیا لبحث کرنا جغرافیا کردستان لجم انا کسجی وصایو حزب ديجي وصايا نهاجا بدها فوكا بيجن سر حد لايانا ولايان اندوجي نها لايانا اي ريفابريا خسر هو تكل دكن جغرافيا كردستاني نبرا جغرافيا نا كردستاني و هرمن كردي و نا كردي اجبرغو ايديولوجيا وان نا كردي بيوستا ايديولوجيا وان امه ديمقراطيه نتوا ديمقراط وبرايتيا قلانا هو غور او غور ام بيجن قوتنا خو برنامج خو سيستم خو وصاد بين طبعا هو غور من نابه من وقت كردكي من غور من نابه هو غور بشتي قوت دولته خو افاكي تكاني وچاغه
تيكل بكي بيكات دن عرب وتركمان يدن الآلية أنا كسي براستيجي هناك بچكي لكولين دوين براستيجي قالك جارا مش دوين كا قالك جوانا بيستي وكا برنامج جغرافيا صار جغرافيا من نادي تبراستي لوكا بدفوك دبيجن انه كردستان سوريا قد قتيا او جي دبيجن جارنا ناگه هفده چامه في چارا سريا في چاوه چارا سريا في تفي قول قلكي نورمال حتى اوصابجي انه هناك باجارو كي نكردي دهندر كردستان دبن وكا قو هر دره چه دبتشتي اوصاب زۆر سپاس مامۆستا ئاکۆی ببوورە پرسێک لەو دەکەم و دواتر کاتی باش دەدەمە جەنابەت مامۆستا فاروق وەکو لایەنی ڕێکخراوی سڤیل و ئەوە دەکارن چ بکەن چ باندۆرێکی چێ بکەن لەسەر پارتێن سیاسیەن کوردی و وان دووبەرەکی وان دووری بە هەڤڕا بنادخص في برساج من بفيج بركو تشب تشد خوازي بيجي يعني شي لجم تحيه لسروان داخوياني يعني شمكي ام بيجن وسائل الضغط ايهونيكو ام لسر بارتيا بكن او وسائلات تنهي يعني شمكي بارتين ما نها درب شكا ديني دونن لجما بنوك هنا نا رجال اعمال هنا حتى دعم بكن وامجي تاثيره لوان بكن عدنان قلت قدر كرداد دسته هزن دركي دايا تتشد بيجي از يعني او بشنيار مال نرمي دوري هي وناقوش دوري هي زاني او تيبيني من سر تيبيني من قالك يسر كت عدنان يكشي نو ترى ام حق ضد دولتين مثلا تركيا على سبيل المثال يعني نا او ام حق دن كو دو يعني كو امجادي واسمالي فقر شرا ام حق نادن خوك وام وك نتاوك ام ما في خواب خوزن ام كنتو حتى ها د واقعي يعني تحرري دانن يعني تحرر قومي دانن امين حتى نبنا دولته ونا يعني تشكي ما تشينا بيه واقع كلفر هيك كردستان عراقي هوليرا غطاء ما وكتشوا دوحة غطاء عربنا وكتشوا تركيا غطاء معارضة هولير مقر سروك افجي غطاء ما امجي امهاتنا فرافا جي حمور وجافان لفر ام بي سكننا افيا تشكي معنوي وبراستيجي يعني الي كوريا كي كون ناحي خبرات الما بكن محصار تشتي كاك زكري عمري عربة دي منطقة مدى دي منطقة رجلاتي فراطة حسب عربة أنا حسبي من سدو نود وبركي دصالا يا كم عربي هاني كتي هريما رجلاتي فراطة أوجي شمرن سدو نود ودصالا برا عرب يا كم عرب هاتية بمعنى أزفيد دقيم فا تشيا فا إنه رجلاتي فراطة حمو يعني كردستانا أفيك إيد دياج كوباني دا بقر حتى كرداغي كوباني دا حتى كرداغي كوباني جي تفي جرابلس بو يعني جرابلس أو يا مركز بو تدي سي كانتون هبون أو إدارة ذاتي جور هاتية بالأصل كانتونا كرداغي كانتونا جرابلس كانتونا جزيرة كانتونا جرابلس كوباني تابعي يوابو جي كوباني دا بقر حتى كرداغي سدو بيستو بركي چار گوندن سو ده گوندن براستی گوندك كردك گوندك عربة حتى مسلمي باكوري حلبة اوجي يعني كردن ولباشوري اوه لباشور روجافاي عفرين حارم اوجي كردن او مذكرة هانكو كردا قدم كريج مؤتمر العامرة يانجي جي فرنسيارا دازكس يكجي يعني وجهك اوابو يعني يكي كرد جي حارم او انا او واقعا بس دقق كرد بونو وكردستاني بوني او ناوچانا لديدي كردا كردوتي بناوچي عربي لان نخر لا اف كردستان بس دقق بس هناك تيبين خسر قوتنا ددم اف تيبين خيرك كرد جغرافيا خط عديدنا كرن حتى يعني بيستو حيشتي ما هي بيستو حيش بو ازمين بركي حتى واجه غير ترسك مازن د زكي يعني ام بيجن سينجي كردي بارتين ما سياسي ذهبوا شمكي دقوتن ام حقوق الكرديه دخازن ضمن اطار وحده البلاد
يعني ترسك هبو حتى بارتين مثلا حزب الوحدة الديمقراطي الكردي هذول وحدة الفرهنة حزب الوحدة الديمقراطي الكردي في سوريا ندقوتن أم كردستاني نجي بش يعني هناك بارتيا خواكرن كردستاني هناك أخوا ناكرن كردستاني ترسك هبو نها بشتي بشار أسد كات لازم لفقركش خورا تشيكن أوانا تشيكن يعني جغرافيا كردستاني تنقاري قال يعني ولاتكي بكي ما فكي قومي بكي كو جغرافيا تتنبه ام كردي سوري البرد سي تشتانن يكشي ما فين كردا ما فين قومي نتوي وما فين وطني سوري نهون قال فيدرالية كن جماعات حموجي جمرة قال فيدراليات فيدراليات نحقة شكل دولتها مش كلام منو عربا يجي تركمان يجي حمويا ما فين كردا ناف انا كسدا بتر بدكسا باشكرا نافي كردستان دينا اري لا يعني نها بيتري بشتي شورشه بيتري بارتيا كيتينه يعني بركي يا كم بارتي يا كيتي نافي كردستان واني وثمان جيدان سيشار هوانا قواتنا قرتن ومؤتمر وانجي تقريبا فاشلي هناك قلت والله فلين كاس قلتي كردستان حزب يكيتي كردستاني وهناك اجي قوتن حزب يكيتي الكردي يعني حتى انه كترسك هي لنافنا لا بشتي بشار اسد او ترسوتشو ازيم بس غريكا ورا يعني شارك جيره ورا ديتنا يعني نما يدنا ترس بشار نظام استبداده ونما او ترسي وانا ام باشقه بترسن يعني او ترسان نما امور يعني مرحله هنا اكو هيرو يعني بما جرق حتى في لحظه نا احمد شرع ونا تهيزن يعني عربي قال نا فيدراليه كنا ونا لا مركزيه كنا احمد شرع قوتنين خواج قوتنين بشار الاسد نبي ترن بشار الاسد يقول كرد عبر التاريخ جزء كي النسيج الاجتماعي والتاريخي جبي خلقي منا شرع جدبي كرد جزء كي مهم نجفيه او ما وبمره بعيشنا وشرط جداتيني نا تقسيم ونا يعني لا مركزيات بخيرة بركي هناك يعني مكوناتي ايه هنا كو دستوري داتين دين دروزن وعلى وجي روشة وان وناجي مطلبه وان واضح بتقو الا دبي خصوصيه كما هبه ودناف دجي ام كرد دبي خصوصيه كما هبه حتى في دمي يعني حتى فينها انا مثلا تدي لجنه تنسيق جبو حوار ديالوج وطني سوري افكرنا لبيش وان لبالجي لقيشتي منا نا انا كستي ده ونا قصدتي ده قصده حواري قوا مباشره چمكي عسكريين هيزي عسكريين او حوارا يعني دنابره وان ده انا كسجي حواري وان فيرا تنه شو نوى درش امه لتحوار نكرنا نا احمد شرعي جدينا ونا كش دينا مخابن ام كرد راستا استرى ما انه امر صلاة كتيا كردا يعني شعره وقصيده وعاطفيه راسه لا ام بحوجي هناك تفاهمات يعني هناك اللي صار هناك نقطه ام بهافجن هيزا كردي جغرافيا كورسان سوريا نافي في كورسانه نا از برجرا هناك بارتي دبيجي كردستان سوريا هناك دبين روجافاي كردستان هوالين إدارة ذاتية دبين شمال شرق سوريا وروجافا يعني كردستان جيناك نكي وهناك دبين مناطق الكردية وهناك دبين مناطق ذات غالبية الكردية بس تشخرها منطق منير يعني حتى أنها أم نلسر نافي جغرافيا خوا نلسر نافي خطابي هانيك وأم مخاطبة بكن عرب أجي يعني أحمد شرعي يعني غير أحمد شرعي السبيتا أندامي لجنا نفيساندنا دستوري بوي مثلا سبي دستور تيتا جوهارتن دستور يعني نو تيتا نفيساندن مثلا وان ناواضحي وان ناروشني شبان دورك تشي دكا لسر دستوري نو حق كردا ام يعني كمافناس كجواكا سيفيل ام بشكل كيديني اللي دنيرن لجامعة سيشارتشت انا يا اعلان العالمي لحقوق الانسان هي ضد العهدين الدوليين هي سسي في ردبي الاعلان العالمي لابناء الاقليات شار في اعلانات شار حتى اي شعوب الاصيله جي ام جوانا قارن فايده بكن حتى يعني مستواك كو ام قاربا الدستور هذا يعني هم ما فين يعني اي يعني كم نتوا
ما فين إنسانا مسألة ديمقراطية حتى ديباجة ده سمو الدستوري تشتك نفده بيرا مرسلة لمركزيته خير أم تخوزن مرسلة توزيع العادل لثرواته مرسلة مرة كوانا تفديرا يعني خلق خبك ده ما فين إنسانا دنف نظامكي لمركزي ده خوشك بجيد غير أم قارن في بكن لكن جا كاك تخواستن وجه بارتيان جه هوشنگ دارویش که هوشنگش تخواستن او اناجی واسبی کی ذهب هوانك وام جيرات خبطن او يا هيدنا غوري مصلحه سياسي غوري لانه تعبيرها ملتها يعني طالب بيشي ده احزاب خده ده سياسات خده يعني ده قوى سياسيه ده هيزن سياسي ده او انا قارن ما كوجوار مناخ وبيئات افاكر يعني افتشتانا بجيكر اما ناجي قارن غوري مصلحتها ملتي خوي سياسي شخورا بخوازن بشرنجي خوازن او انا يعني ازادن ليه لوما مرجعيه كردي جرجا لوما اطارك شيوري جرجا دانوسان لقل عبد الله اوجلان محاوله دانوساني تركيا دقل اوجلان شبان دورك شدك على سر رجابا براستي انا يعني مرسلا جريدانا برسا كردي لسوريا و برسا كردي لتركيا اف جريدانا تاثيرها كما زال ماكريه نا باكاكات تاني مشكله تركيا جي مشكله يعني كون ها باكاكا بيجي از جفي ام جافد كتن تركيا ناخذ جافد بخيني لو ما جي از بيجي اف ديالوج هنا لتركيا تشابه وتاثيرك خوي بوزيتيف يعني ايجابي لسار ماجي وتشابه حبك ضغط ورسر ما وفكرنا وجوارجي روبالك باشا كو قاربا ببيجن مثلا يعني نا كردي تركيا كون برتشتاج مره بكن كو بكن قارن بكن روبالك انه سروان خفه بكن ونشت قازن امواتا على يعني يكج مثال استي بس مخابن يعني نا باشا بس كاك عدنانيش قوتي ودار ما عم بغلط نقلنا كم لا قلت ما بنيرم شاكي نا وتي بشكي كشكو اريشكان نقول جاندني مرجع كان ام كرد دائما بككو بارتي بشكي سركي نقول كشكاني نيوان بارتي ديمقراطي كردستان لقل بارتي كركاراني كردستان تيكلدار سياسي لشكري فرق هي تيكلدار نا على بس سركي كاتي نكما دبجه يعني سببي هاري اساسي افا مشكله دنافره قنديل وهولير نا ازور غنو بينو زۆر باشە مامەسا تێبینی و زۆر نووسیوە حەزەکەم لە تێبینەکانی خۆتەوە دەست پێ بکەم زۆر سپاس کاک ڕەنج سلااو بۆ میوانە خۆشەویستەکان وەڵام من یەک دوو پێم باشە نەسم و سەر هەندێک باگراوەندی مێژووانە ئەو خاڵانەی لە هەڤاڵانم باسییان کرد ئەوانە هەندێک تێبین نووسیان توانم ئەو تێبینیانە باس بکەموانە ئەو مەرجانەی هەڤاڵانی ئەنە کەسە هەیتیان بۆ هەسەدە پێم وایە ئەو سێ مەرجەی هەیە مەرجی کۆتایی مەرجی سێم زۆر گرنگە ئەتوانەوە پێم ینی بەڕای من واز لە دوو مەرجی یەکەم و دوم بهێنن بستنە سەر مەرجی سێم کە مەرجی سێم مەرجەکان یەکەم و دووەش ڕاستەخۆ چارەسەرەکە کارێمە دابنیشین و بگەینە چارچوەیەکی یەک گرتوبەوەی لە ڕژێمی ئێستای نوێی سووریا چ داوا بکەینەوە ئەوە گرنگە کەنگۆ لەسەرەوەی گەشتنە گفتوگۆتان گەشتن نەتیزەک و ڕێکەوتنەکان دروست کرد ئەوەی سزنەکانیش چارەسەرەبی و ئەوەی پەکەکەش ئێستا خۆ باشە بە دیاریکراوی لەبەروی کات بەسەر بۆ چوونەکە هاتێ پەڕی واز لە چ خاڵێ بێنن بیری بێنەرەوە لە خاڵی زیان لەسەر چی بێ لە خاڵ یەکەم و دووەم خاڵی پەکەکە دەرچی لە ڕۆژاوی کوردستان هەم مەزلوم عەبدی ڕاگەیان گوتی ڕاگەیان کە هیچ ئەوەی پەکەکە لێرە نەمایە هەر خۆشیان دوو سەرکردەی پەکەکەی ڕاگەیان ممچنە گوتیان ڕاوشکارمان لەوێ مایە هەر کاتیش ئەوان داوایان کرێمەتوان و ڕاوشکارانش بکشێنەوە یعنی ئەوە پێم وایە ئەوەی کە داوای بەردانی سزنەکانی شەکەنەوانە خاڵی سێم زۆر گرنگە کە دابنیشن داوامان چێ لە سووریایی داهاتوو ڕێمی سووریای داهاتوو کە گەشتن لەوەی گەشتنەوە ئەو دوو خاڵی ڕاستەخۆ چارەسەرەکردنەوەوان پێم وایە باشە فیدراڵی و حکمی ذاتی یا ئیدارەی ذاتی
دانوسان بکەن لەسەر چی مەسەڵەن ئەمان لە چی دانوسان یعنی شتێکە بەخشی و شتێک وەرەگریەوە یعنی پێناسەکەی خۆتە زانیت ئەمان واز لە چی بهێنن و ئەوان بۆ چی بەرز ببنەوە لەسەر چی ڕێکەون چی واقعیە ئەوان کە دانیشتن ڕێکەون لەسەر ئەوەی بۆ سووریای نوێ چ داوا بکەن لە سۆی ڕێک داوا بکەن ئەوان چ داواکەن چیان پێ باشە فیدرالیتر من نازانم هەندێکی شەڵێن ئەنە کەسە بۆ مزایدە بەسەر هەسەدا دەڵێ فیدرالی نه مزاودات جن كاك أفر نرى ما نه مزاودات ما مشروع كردي هي نه على كل كان خلاص كم تقدر فتي بدم من أسحس كم تقدر فتي وقت كذا هذا بجدي أنا كسا فيدرالي دخوازي يا مزايدة لسر هسدا ماشي برسبة من بداية كاكرنز أجر أوان قشنا ريكوتناك أو كاتي أوان ابن نيري راس تقيني رجع وهرهم يعني بيكوا أو لوان بزيدين أما ناتوين بيان بينجو ولا باشر فيدرالي بي يعني حكومزاتي بي يعني لا مركزي بي خو يعني تيان بي باشر قيشنا قفتو جو كوري كوتن لسر تداوا كان أوان أو كاتي تيان بي باش مرزي ليجرينو أو كارو برجيران كين ما قرنجا ببي كتير هەسەدا توانێت فیدرالی بۆ ڕۆژاوا بەدەستبێنێ یان ببوورە ئیدارەی زاتی یان ئەنە کەسە ئەتوانێت فیدرالی بەدەستبێنێ یان ڕەنگە هیچ بەدەست نا بەو پەرتەوازەی شتێکەوە تۆ بەدەست نایە ناکرێت بەو پەرتەوازەی ناشکرێ ئەنە کەسە بە جودا بچی گفتوگۆ بکاو هەروە هەسەدەش ناکرێت بە جودا گفتوگۆ بکات چکە ئەبیتە دوو بۆ چوونی جیا لەوان کە خۆشیان باس لەوانێ بچنە دوو بۆ چوونی جیای لێک دووری شەوانە و کاتی ئەوەی کە کورد لەوێ ئەوێ یان ئەوەی کە لە ئاس خەبات و تێکۆشانی کوردە لە ڕۆژاوای کوردستان ئەو مافە بەدەستنێت حزبەکانی باشوورەتوان چ ڕۆڵێکی ئەرێنیان هەبێت ئەوە کەعادەن باش چۆ سەری ئەوانە ئەتوانە ئەگەر یەک خەڵ باس بکەموانە یان ئەگەر لە زووەوە چارچیوەیەکی لێک تێگەیشتن ئیتر هەر ناوەچی لێنی لە نێوان هەموو لایەنەکانی هەر چوار پارتی کوردستان هەم ئیترەوە کۆنگرەی نەتەوەیە یان هەر ناوەچی لێ بندر ئەگەر هەموو لەسەر هەندێک خاڵی استراتیژی ڕێککەتبان ئێستا ئەو مشکلی ڕۆژاوا ئەو مشکلی تێناکات ئەو مشکلی تێناکەتەوانە کە بەداخە ئەوە نییە کە نییە نەبووە ئێستا دێتەوە سەرەوەی کە کاندان ئاماژەی پێداوانە دەبی برای نەڵێن پەکەکە دەور و تەسیری هەیە لەسەر ڕۆژاوا یەک ڕاستیش برین ئەوە کە مچینە هەواڵانمان هەموو بزانەوانن پێم وایە گە پەکەکە نەبا لە ڕۆژاوای کوردستان ڕۆژاوای کوردستانەوەی ئێستا هەیە نامە هەموو وەکو ئەو شارانەی سووری لیان وێران وانە هەموو گەلی کورد ڕۆژاوای کوردستان ئاوارەی تورکیایان ئاوارەی باشووری کوردستان شوێنەکانی تر بوو ینی ئەوان واقع و لەوێ ئەوە دروستیان کرد و گۆڕانەچان لەوێ دروست کرد و ئەو خۆراگری و ئەو مقاومی لەوێ کرا بەڕاستی بە دەور و تەسیری پەکەکەی بوو چونکە پەکەکە باوەڕ بزانی لە 82 لە سووریا هەیە لەوێن کار دەکا ئەوانە ڕۆلی ئەو کاتی هەر هەبووە تەوسیری دەور و تەسیری هەبوو لەسەرەوە کوردستان سووری نەدەست کوردادەیە محەممەد کاکۆشنگ گەلێک چشت گوت من دەرفەت نەدا کاک محەممەد بەرسڤێتە بدا ئەگەر کاک محەممەد ژی تعقیب هەبێت لەسەر دەرفەتێتە دەدەم و دەچمە جەم وان گەنجا فەرمو ئەس حەسکەم دەرفەتێ بدەم وەک تەدایی هەواڵێ محەمیا کاک ڕەنج هەگەر زەحمەت نەبێت یا یەکەم لەسەر کاک هۆشەنگ ئەو اتهامێ مەواتکردن دەستپێکە کرێزا سووری ئەم بینە دوو بەش ئەم الگەل معارەضێ وەکو ئەنجومانی نیشتیمانی کوردی الگەل معارەضێ ئەو ماڵگەل لایەنێن دی هم جدا بالجل رجيمي من تواصل ودانوستان وبهفراني معارضة ده الجل ائتلافي بينو الائتلافي تجي جل جناكوكينا برمضاجي بسر مسائل ما طيبت او تشتي بحث كان الجل فصائل وبن بيكرني اتكرن ابد ما جل جرى ما وضع اخوات ائتلافي ده راوستان دي وام مختلف بين بواراني بس تشتادي ترات بيجنها هنك هوالي بالشامينا دكتور عبد الحكيم جيجري سروكي ائتلافيها وقو معارضة ده وەکو ئەندامی مەکتەبە سیاسیە پارتیامە
دو كاك ابراهيم برو مع موسى ابراهيم برو وقو لجنة هيئة التفاوض او الجل معارضة ايرو الشامينة او دانو صاد الجل خلقية معارضة ذيكن نج بديلة نخوة كرنا بديلة شاندا انا كسي ايرو القامش لو ايرو القامش شان دي انا كسي هاتنا بيكاني جبوي وقت او درفت شبن و برادر الويدر الشامي قفتو جو الجل معارضه و اطرافين دي تري هاتن كرن ايرو نهال شامي والباي تختي تمهيد وبيك هاتن بيك نجبوي افشان دهره جبر افشان دجي مايل هي بهنتشت او خالق ونابرا ما يعني وان كسي كتشون الشامي نا تمثيلي انا كصدقا بلي او تشوني رايا انا كسيدبه بس نانجو انا كسب ببحره او شونا وقوا شاندا انا كسي موجوده وبيكاتي وحاضره صوفت نيم معارضه هم اندامي انا كسينج يعني هر دو حالاجي تي بيكانين تشتك جوازي الفيدرينين مشكله كان شبه دزبن او داخوازيا وخلكي نري معارضه خلكي الويدري خلكي المعارضه يقولوا الشامي حاضر تيكلي ودانوستان الجل حمياد كان دنجي كرداد كين واجبوي ترتيبه هنك مسائل بكرن شان دي انجمن اجتماعي كردي وقت شو او تشت حاضر بري بشن مسجك شان جبو هسدا حتى دليوان نه هسدا ام نلا فاتنا حتى مسج ريكش هسدا ها انها مسر ازبي مو خالي هسدا حتى وكيروجي ام حاضر آمدره دهجيرنش نام الجل اطراف ين غنها ضامن وقو هيزي ناف دولتي امريكا بريطاني روسي دهجي ام الجروا دارشنا وقو انجمن اجتماعي كرد القامشلو رساله مجوارش بوي ام حاضرن الجل حسده الجل بياده امر نشتني بجن شاندكي هبش امي قدرات ايرو حسده ناوبانگكي جهاني هيا افا وقتكي من بحثا حسده دكم افنا وكي زمله من قبول ما كجبو انا كسا هردو بارتن كردينا من وكي اعلاميه كي هردو احترام هي لجمن لي ترامب نافي وان دينه يكيتي اوروبا اليكاريه وان دكا امريكا اليكاريه وان دكا بونا واقعكي عسكري لويدره اگر وجي اليكاريه وان بكن بهفرا قوته و چند جاران مزنتر نابجبو بدز انينا ما في كردا كاكرانج او اليكاريات تخوازش 2012 ما تخواس ام هبش باكراني كاك اني زمان سر مساله بيشمرگي روش لشكر روش خلكي كردستان روش اوانه نه بيانينا نش تركيا هاتنا ونش ايراني هاتنا 2012 تا وك ايرو محمي هولدان خوكي نجبوي هبش او قوتها هبش كردا توايب حسد وقسد و بيدا قبيل نكرن او قبيل لكن نما قبيل لكن يروجي ام الجل حاضر جبوي او شاندا بيكانين بجا او قوه الحاله خويا لشكري ده امجي وقو تمثيل ونرتيا قال كرد لكن روجافادا وقو حاله سياسي نفهمنا منابر ناف دولتي الرخ امريكا والرخ بريطانيا اوروبيا روسا اما وقو انا كسي هيزك موجود رخ اطراف ناف دولتي ودردوجي اما وقو هيزك سياسي موجود لكيري جري الماكريه دي امو يبدا ناسكرن بيادري جري الماكرنا نهشنا لشكري روشارن وبيشاوي دا سكيننا حمي ريكفتن نابرا ما دا بشتي 10 روجا او ريكفتن تيك ودا فيدرالي دكنا ما دا مزرندنا انجمن اجتماعي كردي سوريا 26 مهايا دها 2011 شعار ما يا يكمين بكانينا سوريا كي فيدرال ما هو دعوة كريا والجل ائتلاف يجي تركيا داخوازية وفيدرالي قبول دكا او مثلا من جهنبر داخوازية وتشدا بيجي مسألة فيدرالية أم نش تركيا تخوازن مسألة فيدرالية أم الجل خلكي سوري تخوازن أم الجل شامي قفتو قوت كان أم الجل معارضة وضع إنها حاضر أم الجل واقفتو وضع من نل أنقراتي حل كرن نل طهران ونل بغداد أم كردي سورينا أم جي حسناكن بريارج دار والسلمى بيت بيكانين ترك رازينا نارازينا أو هالوسط تركانا بس أم وقو كرد وقو أنجمن اجتماعي كردي دعوة فيدرالية 26 مهادها تأسيس أنجمن أو شعاره هالوسام أبو كاكراش دباش دناسكر أتخوازم ويبجم دو حوالي ما الودرج بروي أواي شونا
ام القامش لو موجود او دانستان دنيا مهنا كاك هو شان قد بيجي انا كسيويل شوي شاميش برخوتشونه وتد بيجي كاتشما دستورج حسدين قصدين قصنا ام قصدين نلفاتنا حتى دستور بخوازه اگر من ده بيجم نيتي خير وما دام هي بري بتشن بيجن ام نخيانه لك دادكين ام انفراد ناكن اشتكي باجينا جبونيات باكي كاك بلا كاك راوش براي خرابيجم اف هفالي ما يتشوين وقو اطراف المعارضين طبعا بيفينا ماتشونا اما وقو باداكي وقو انجومن نا الرازمنديا وانا نا عاجز بس وقو شاندا انجمن بالرسمي هاتي دا مزرنو بيكانين ودس نشان كرينجي اما انا الهيفيا اولف هاتنا نافبرا ما لاين ديدا بكرن من هندك تجد خوانما ودا بيجمتها بصراحه مثلا دناف سوشيال ميديا خلقي الرج افادا هرچند السوشيال ميديا بلاين نما كم بويا دبيجن شما تركيا او حساسيتي بها سدهيتي بانا كسنيتي شما مثلا وان دكارن دقل وان دابنيشن حساسيت نينا شما بفدراليتي انا كس حساسيت نينا بإداري ذاتي هسه حساسيتها برسبي وتشيا أفرنا بسيارة منطقية بله برسبي ما كاك روش ام وقو انا كسا برسجريكا مال شاميتي حل كرن ما بري خداي شامل جبوي ام شامي حل بكن هسه ده بري خداي جهات ديتر جدار فايسي نوري سوري الويدري شار دكن جداي نقبا مواد أبا أم خلكي سورينا أم كردي كردستان روش آوانا أم نل الآمد الوادرات جين أم نل كردستان عراقي أم كردستان روشلات أم جين أم كردستان روش آوانا ما في مل ويدري تشارة سركن الجل خلكي سوري الجل سوريا تحل كرن نل جل دولتين دردور جبروي كيشي جداي نابر آمده هي ما تو مشكلة الجل دولتين جيرانين او مشكله بو خوشت الجل دولتين جيران جداي الفيدري ده هي بيجي فهمه كفايه تو تيجي هشت دي مساله ده جداي موقف ده هي متخصص از كاك عدناجي تشتق اني زمان تخازم بو السر بسكنن يعني كانه وضع كردستان روش آوا جريداي بدكي وبككي واني جداي جي مازنها بهالوسا بككي وبيدي واني بككي دسلالداري خلقي بي روجاوات كان يرو او قياده خلقي روجاوات كان بحسدي واني هذاكي بيشجري وبيشتغانيان بكرنا دعم مادي ومعنوي هرتش خلقي براكن تدخل شؤوني مدانا كرده بيشجريان بكرده جدايق مازل وهرد ما خفاده هي يرو فككات تدبيده هوارين والقنديل بيجن امي كسي خوفكشن دليل اثبات الودري كاك مظلوم جي برز مظلوم جي بيجي امي وادرخن دليل وينه كايب هذاك الودري الكردستان روجافا كردستان سوريا كايب هذاك الودري ضابط وفرماندي والودري هنا حتى فرق حتى بدكي وبككي بكذنيك بيواني ده جدايق مازن هذا دو كاك اسخاز ويبيجم حتى وك يرو او تشتين سرمداتين حوالي ما حتى وقنها شرح حمي زندان سوريا سبيكرن كسك تيدا نشتن تا وك يرو خلقي مد زندان وادانه حوالي ما سر كردنا خلقين چالاكوانن بري دروجا باوي دو پيشمرگي روش آوا الفيدري بيج مها مانت حفظ زندان وادا شو سبب يعني بس دخوازم تشتك بيجم مثلا ممكن بككجي بيجن يعني من أفدا بينم إنكارية عليكارية بارتي ديمقراطي كردستان ناكريج بو خلقي روج آفا عليكارية وان برمزن بو لي أيوان خويني خيزو خورتن كردي بككا دروجة رشيدا وقتی که هاتن كردستان باراز لروج آفا كوباني باراز و أفنا بينن اگر آلیکاریه وان نبونا حمیا وکی خلکی شنگال ندهات نسر برین اوه نابینن خلکی شنگال پاکیکل شنگالی هره قزمیتا پدکیت خواهدش ترا مثالی بیجم حمیب هاتنا کشتن برامن یکی من اشترا بیجم ات خواهد نمونه اشترا بینم
بێژمەرگێ پەدەکەش وێ درێ چۆرە کۆبارێ کۆبار ڕێزگار نابێژم چۆن من دەبێژم چما ئالیکاریە پەدەکە دەبینی چما ئالیکاریە پەکەکە نابینی پێشمەرگێ من دەبینم من خۆ مەسەلەن تووشی فقدان زاکیرە نەبووم ئەس بۆ خۆ بەر پرۆگرام چێ کرد کە وەخت من دیت پێشمەرگە چۆن لەوێ شەڕ کرد من کەمپین کرد دەزانم شەهیدێ پێشمەرگەژی لە ڕۆژاوایە هەیە لێ چما شەهیدێ پێشمەرگەیە باشوور دەبینی چما شەهیدێ قەندیل نابینی وەکی کوردەکی شەهیدێ قەندیل و هەمی شەهیدێن کوردستانê her êkil devera xwe da saha xwe da em baş dibînin xelkê me ê Rojava PKK me qedexe dikin Kurdistana Rojava karê me û neşatê me û çalakiyên me û mekatib û ofîsê me tu rûda û mekteba te ya rûda ya li Qamişlû hate sûtandin kake باشە بوو سبب چیات خوازو وێ پرسیارێ ئەس وێ پرسیارێک پرسیارێکی مادەم قەناتی ڕوودا و هاتە قەپاتکردن یعنی ئەبێ ڕوودا و مووقیف وەربگرێ یا ڕوودا و ئیسپات بکە قەناتێکی میهەنیە ئەدخوازم نەک بچین هجوم بکەین هجوم دەکەن ئەم ئیسپات دەکەین میهەنینە حتا ڕۆژێکی حەمیا باوەڕ دەکەن ئەم میهەنینە تو میهنی الحمدلله صدجی باش دەزانێ ئەم میهەنینە کاکە تو میهنی و تو هاتە ڕافتکردن ئەم لایەنی سیاسینە چاوا ئێمە دەقبل دکەن تو وەک میهنی تو علامی نام باشە بکەی نیەتی خۆ دەربخە کاکە جوداییکی گەلگێ مەزن هەیە ئەتخوازوێ بێژم کاکە تو قەنات علامی ڕاگەهاندنە سەر ئاستی دنیای هەمیە بۆچی ڕۆژئاوا تو هاتە قەدەغەکردن توژی و قەناتە 24 بۆچی ڕوودا و مامۆستا نانە ئەزوە سەروی ئەساسی سیاسی زمانی ڕوودا و نینە ڕوودا و تەبێژی خۆی هەیە ڕێڤەبەریە خۆی هەیە ڕوودا و بە میهەنیەتی خۆی ئیسپات کردە لەسەر ئاستی دنیاەدا هەسەدەژی ئەڤە دەزانن بەلێ کاک زریان پەیوی دوماهیەتەیە خۆی دەمەدەم تەشی بە کرمانجی بڵێمە بە سۆرانی بەڵی خۆت یعنی نەها پرسگریک نەئەڤک و کی چ کریە و چ نەکرێ بۆ ڕۆژەوە نەها واقعێکی نوچێ ینی ئەڤ ئەم بێژن بۆ لاپەکێکە زێدەکریە ئێدن زێدەکردن ناگەژن نەتیجەیەکی ئەو دەرباز بوو واقعێکی نوچێ بووە ئاو پاراستنا کوردستان پاراستنا ڕۆژاوا ئەنجامە خەباتی کووردا بخوا ئەنجامە هەفەیمانیەکی ناودەولەتی بوو دژی داعش بوو حتا ئەنجامە ئاریکاریە تورکێژی بوو ئینسان لازمە وایەش بیر نەکە ئەگەر تورک نەبوونا کۆبانێ ناوا کەتە بوو پێشمەرگە نەدچوێ دەرێ ئەگەر هەرێما کوردستانە نەبوونا کۆبانە کەتە بوو یانی ئەوە واقعەکە و لازمە ئەم ببینم ئەو دەبژوی مەسەلە بەردە ناگەژن نەتیجە مەسەلە چییە مەسەلە ئەوەکو بەس با وەسا لەسەر من نەیەتە مەسەلەن فامکردن ئەس دەبێژم پێشمەرگە دەور و تەسیر نەبووە من لە مامۆستا پرسی چما هەوڵ و تێکۆشانە پێشمەرگە دەبینی تەتزانی پێشمەرگە وەکی دەمارێ ملێ من دگەل دلێ من نزیکم دەبێژمە ئەنە کەسا چما بەرخودانە پێشمەرگە دەبینی چما هی قەندی لە نابینی ئەڤە نە پرسیارێکی معقولە نە پرسیارێکی ئینسانیە نە پرسیارێکی وجدانیە نە پرسیارێکی سەحەفیە گوتناتە دروستە پرسان من گوتنی من سەر تشتی جناوێتە کەرم کرد نەبوو ینی بۆ ئاوایەکی گشتی من باس کرد ئەوژی ئەوەکو مەسەلا کورد ڕۆژاوادا نەها ئەوەکو واقعێکی نوچێ بووە پرسگرێکی هەری ئەساسی دەوێت دەرەدا دوو تشتە یەک مەسەلا ماینا پەکێکەیە و ئا ددنجی هەفگرتنا کوردایە ماینا پەکێکە ڕۆژاوای کوردستان و د سووریەدا بویەرێک بووە و گرێدای واقعێکی سیاسی بوو و گرێدایی دەسەڵاتداریە ئەسەد بوو ji 1970 و شوندا پەکێکە لە سووریەیە بە ئاریکاریە ئەسەد لە دژی تورکیا نزیکی 20 ساڵە شەر کرد ساڵە 1998 تورکیا گوت ئەز شەڕی سووریا بکەم ئەگەر ئۆجەلان لەوێ دەرە بمینە لەوما ئەسەد ji ئۆجەلان ڕاگوت کار لەوێ دەرە دەرکەوە پشتی 2011 و شوندا واقعێکی دن چێبوو لە هەڤاتنێکی نو چێبوو vەگەڕێکی دن یە پەکێکش بووی وێ دەرێت چێبوو و پشتی 2014 و ژوندەژی واقعێکی دن چێبوو لێ نەها ئەڤ واقع هاتیە گواردن ئەڤە لازمە بە عاتفی بی مەسەلەت نەیە مەیزەکردن یعنی بەلێ من لەوێ دەرە شەڕ کریە نزانم من چ کرێت بە عاتفی لازمە وی مەسەلە مەیزە نەکی دەولەتێکی وەکی ئیران 40 میلیارد دلار پەرە سەرف کریە لە سووریا
دەولەتێکی وەکی رووسیا بە هزاران دلار بە هزاران لەشکر ئانیە سووریە نکاری خۆ لە هەمبەر ئەو واقعان نو ئێگەل لە سووریە چێ بووە خۆ بگرێ پەکێکە چاوە دکارە لێ دەرە خۆ بگرێ ئەوە لازمە حەلێکی معقول ژێرە بێدیتن بێک و عاتفیەتە هیچ ئالیەکی بێ خراپکردن یعنی زریان بە چەند ڕستەیەک پرۆدیوسەرەکەم هەر جەختم لێ کاتەوەڵێ لە کاک زریان بپرسە کورد لە ڕۆژاوای کوردستان داوای چی بکات یعنی ئەوە یعنی فدرالیەت تشتێکی مۆدلت تەمی تەوی دنیایدا ئیرۆ فدرالیەت بۆ پرسگرێکن قومی تشتێکی باشە لێ وایە نایە بجێ نایە بجێهانین بێک و ئەوانە لە هەڤهاتنێکی دنابەرێ ئەف دوو هێزین کوردی ئێکە سەرەکینە لەوێ دەرە چێ ببێ لەگۆر من چێ دەبێک و یعنی تشتی واقعی ئەوە و داخوازی فدرالیەت جی بکن لێ چێ دەبێک و لەگۆر واقعێک و لە سووریە هەیە چێ دەبێک و ئۆتۆنۆمیەکی مەحدود چێ ببێ لەوێ دەرێ لەگۆر زروفێک و نەها هەیە ئەگەر ئەم واقعی بن لێ ئەوە نایەوی معنیک و دەما پێشدا وایە پێش نەکەوێ لێ واقعی تشتێک واز دەبینم ئێکە بێ پێکانین ئۆتۆنۆمیەکی مەحدودە دە ڕۆژاوای کوردستان دەستخۆش کاک هۆشنگ کاک هۆشنگ دوا قسە لە جەنابەت وەردەگرم هەروەها قسەکانی برادەران هیچ کاریگەریەکی لەسەر تۆ هەیە یا نەخێر هەر ئیدارەی ذاتی زانێ چەند خاڵی گرنگ هەنە پێویستە ئەوە تەوتی ینی ڕێگا ئەدم تۆ بۆ قسە بکرد سەر قسەی کاک محەممەد زۆر بە کورتی قسەکەم زۆر بە کورتی خاڵیەکە با واز لە شەڕی ئەنە کەسە و هەسەدە بهێنێن نەشەرە ڕوونکردنەوەیتان زۆرە ئەوە بەسەبی تۆیداەوە تۆش قسەی خۆت کردووە نا کاکڕنججان تشت نەی دەوێت زەلال ببێ تو ئەڵێ بۆچێ ینی خۆتان سەر یەک مێزدانانیشن من بۆ تۆ بە کورتایی زۆر کورتەکەم ینی جبر ئەو نە قسەی خۆمە تاوان ئەنە کەسێ بخۆ بەشێک ژی کالیسیۆمە پابند بە سیاساتی کالیسیۆمە ناتوانێت بڕۆی دەرەوی کالیسیۆمی ئیتیلاف تەواو کالیسیۆم ئەبینی خۆسەری نەشەرعیە هەسەدێت تیرۆلە خۆی بەشەکەژێ ئەو خاڵی دووەم کالیسیۆن نەما کالیسیۆن نەما کالیسیۆم نەما هەلوێستا خۆ بدن بڵێ خۆمان بەشش کالیسیۆم نین ئەو خالك حتى بقوي يعني ون خالك او خالي دوامي سركي كاك ون بهافرا يكمن كاك وشان شهل وسته حتى فيدراليات وقت حصار شاردة فيدراليات جد خاص يعني تشتكي وي خلاف تنيا خلاف يهاني اساسي جوهري تنيا كاك وشان كاك فاروق اشتر كاك فاروق ازين اشتر بيجم اشتر بي خلاف لكوي كاك فاروق ما هي التفاوت تشتك كاك فاروق اشتر بيجم اشتر بي ناچما خلاف لكودي اشتر بي خلاف لكودي تجي اقصادك كاك رنجز بي في مسكارم بس فكري بقينم كاك فاروق اشتر بي خلاف لكودي انا كچما بتايبت انا كسي نايل سروي مزيدانانيشه کاکە جان وەک ئەڵێن چاوەکەم دەبێ گۆڕانکاریک دە هەلوێستا سیاسی تورکیا بەرامبەری ڕۆژاوا ببێ قسە موازەحە زەلالە یەکەم دووەم تورکیا بە هیچ شێوەی نەفیدرالی قبولەکە پەکەکەش عەفری ڕۆژ دەرەوە ئەنە کەسێ بەشێک بوش کالیسیۆم بۆچی تورکیا نەوتی ئەنە کەسە دە فەرمۆ بڕۆی ئیدارەی عەفرین بکە ئەوە پرسیارێکی گرنگە ئەگەر تورکیا هەبوونی فیدرالی بەدەست بێنەوە قبول ناکەن و ناخوازن خۆمان یا مەبەستە چ بوو کاکرەنج دەنگت نات ئیدارەی خۆسەر ئەگەر ئەنە کەسە بکارن بە دیبلۆماسیەتێ خۆ بە سیاسەتێ خۆ فیدرالی دەستوری نوێ تورکیادا بچەسپێن وە قبول دەکەن چ دەستکەفتنێکی گەورە هەبێ بۆ کورد بێگومان خۆمان لەگەلە بن و مناقەشەژی تێناکەن بەس کێشەی سووریا ئێستا کاکرەنجان ئەگەر وان دەستکەتێکی دەستخۆش تەمام دەخوازیت شتێکی دیبێژی مامۆستا هۆشنگ وڵە قسەی دواوی من حەزەکەم ئەو قسە بڵێم
خۆمان هەر ئامادەن دەرگا کراوەیە ئێستا ژێ ئەڵێن فەرمۆل سەر مێز دانیشن خۆمان ئامادەن درێگای یەک کۆنگرێکی کوردی هەوڵدانی مە ئێستا هەیە کۆنگرێکی کوردی لەسەر عیشەکن لە ڕۆژاوای کوردستان بەهاتنێن هەموو پارتیên سیاسی ئەنە کەسێژی داواکن بۆ ئەو کۆنگرە کەسایەتێن جوواکی ڕۆناکبیر ئەکادمی چه هێزێن هەیە درۆژاوای کوردستان دێن ڕووداوەکان زۆر خێران هەتا کۆنگرەی نەتەوەی ئەکرێ و زۆر شت دێتە گۆڕین نە کۆنگرێکی نەتەوەی ئەڵێم کۆنگرێکی کوردیە بۆ کوردی سووریا حیزبەکانی تر وا نەزانی حاڵی حیزبەکانی ئەم لا زۆر باشە وە چەند مانگە هەڵبژاردن کراوە 2 ملیۆن وعدیان بە خەڵکی باشوورداوە هێشتا هەر حکوومەتەکەیان دەنگ و باسی نییە کاکرنج ئەڵێم کۆنگرێکی بۆ کوردی سووریایی بۆ کوردی سووریایی نە کۆنگرێکی نەتەویە کوردی سووریایی کۆنگرێکی بۆ کوردی سووریایی بۆ هەموو پارتیە سیاسین هەوڵدان هەیە دانیشن ئەساسیەکە هەمی حیزبێن مەزن و گچکە احترامی خۆ هەیە لێ ئەساسی هەموو کەسەیە وە بە هەڤ ڕابسازێن وان حیزبی دی پرۆبلم نینە بێگومان ئەنە کەسێژی داوات ئەکن ئەو کات ئەنە کەسێ بەرا فەرم و بێ دانیشە قسە ئەکن نەرینی مە بۆ سووریا دەسەڵاتی سووریا داهاتوو چوون ئەبە چی یەکن ئەجندەی کوردی چییە ئەو تشتەموو گفتوگۆ مناقەشە ئەکن دەستخۆش دەستخۆش ئێمە قسە بۆ میلەتەکەین ئەزانم قسەی کۆتاییت هەیە بەڵام مایکەکە بە یەک دەقە بە ئەو مایکە بدەمە ئەو برا نازانم بۆ یەک مایکی لێەوە فەرموو بەس کورد بێ مەمنۆن دەبن تەو قسەت کردووە قوربان سپاس مامۆستا بەری هەر تشتی ینی پرسیار بێ باشترە بەڵێ ئەمە تشتێکی بدوێژە مامۆستا هەیرو زارۆکی و دایکی لە کۆبانی دانیشتی یا ڕاستی فدرالی و لا مرکزی و افتشاران نزانه براسه هیرو خلقی می کوبانی تقریبا تكبي نيف يعني ادبي معني نمريه يعني ساكنه بند او نظام مثلا فدرالي شيء او لا مركزي شيء هيرو دبي هيزن سياسي يعني يكم تشدبي ام حجاجي تركيا راوسين راسي افتشتا ديار يعني بكي مامستا دا ديار قرن قرق هيرو ام تحديد بكن جغرافيا كردستان سوريا چيا ام هيزن دهيز ما پێشمەرگەی ڕۆژاوای کوردستانی داکەونە سەر سینۆر ئەو سینۆری ڕۆژاوای کوردستانی گوام تهدید دەکەن یعنی جغرافیا کوردستانی تهدید دەکەن ئیشیمە شارن عەرەبی نینە ئاددیام دەبێ مثلا حجەجی تورکیا دەبێ مثلا کادرن پێکەکە لە ڕۆژاوای کوردستانیانە گەرەک ساعتەوان خۆش شارکردن شاری داعش هیرو حجەجی تورکی نەدنێکێ دەرکەون ڕۆژاوای کوردستانی ئاددیام دەبێ مەسەد و قەسەد بریاری خوا بریارێکی یعنی خوا ڕزگار بکەن قراري بيكي راسي برا قراري خوف سر وخبن حتى هذا مثلا مظلوم عبد 2009 قلت ازنا الامم المتحده توقيع كر زاروكن تجديد نكي حتى هذا جوانا شو رشقر حتى في لحظه زاروكن تجديد كن يعني كسك نكاني قرار سروانتنا يعني مثلا قررنا رفض بكي قرار هي زاروك حتى هذا دبي يكم تشتكي مثلا تهر تشتكي دبيجي وان لفرنينا برسفه تبدا ما مستوى شنو الفرن ما مستوى برسيوانا ما مستوى شنو مثلا نبر برسي مثلا ما مستوجي بس أو مسألة سياسية نات تشتي كم دبي تجنيد إجباري راوستي دبي بيشمرجي روجافي كردستان داك في ناس سينور بر حجاجي تركيا نبني راسي هيرو درفتا يعني أب درفتا نبي سباني أم دعوة فدرالي نكن راسي فدرالي دسمات كافي ونا لا مركزي دسمات كافي دبي هيرو هديهزن كردي ببنيك بشتي شاندك شيء ببي هرن دانستان دني لشامي بكن بي في تشتي دانستان دن نامشي براسي تشتي نازل سپاس بله والله مايك بدست تبو مايك بدست كيبو لفير ها افغانجا جعفرينه نایم فراد حبشه درچونی کالجی زانستی سیاسی کانم بشی پیوندی نودولاتی ام تشتکی دالم لسر روچی سوریا امالو تخمین ناکن سيناريو مصر لسوريا دوباره به كاتي محمد مرسي هات لسر حكم همو كسي بپیوندی بپی باخوان مسلمين هاتنا لسر حكم دواتر چند مانگا کی مدید او حكمه روخان دي تلو اما بيرناكن او دوباره ببي لسوريا احمد شرع تماشا بكن همو كسي بلا تحرير الشام دبو كرديا وزيري دروا كردي وزيري برگيري كردي وزيري ناوخو كردي همو تشتي بكسي خلو دوباره فكري او تشتناكن يعني اما تلو احمد شرع دياري كرد حتى مانگي سي آیا
بەیاسە و بە عەرفی ناودەوڵەتی حکومی کاتیە انتقالی بە 3 مانگەی دروست دەبێ؟ نا دەبی ئەقەلشی 18 مانگ بێ هەتا دستورێک یان حکوومەتێکی ئینقالی بچێتە لە دستورێکی نو هەڵبژاردنێکی نو ئەوە بوو سووریا. دواتر کاک ڕەنجەدوو لە دەستپێکی باسی کوردی سووریا کرد، باسی کوردستانی سووریا کرد، لێبەس تشتێک بیر کرد. ئیرۆ هەموو تەفگەری کوردی سیاسی لەگەڵ مەسەدە و پەیەدە ڕۆژئاوای بەکار ناین ڕۆژئاوای کورسان دەڵێن باکوور ڕۆژهەڵاتی سووریا ئەو دیالۆگی کوردی کوردی بەس بۆ کۆبانێ و جەزیرەیە بۆ عەفرین نینە. مثلا ملت مهمة قال كرد مهمة مهمتر لحمي حزب سياسي لجمتت شيا لجمتت شيا روج آفا كردستان لجمتت شيا باكوري خور هلاتي سوريا نا روج كردستاني سوريا لا عين ديواري ديرك تا عفرين لكراجوي لعفرين دبي فيدرالية كي لا مركزي كي سياسي يعني برياري سياسي كرد نلا مركزي شامبي لا قامش لوبي سروكي هريمي كردستاني سوريا هبي بس دخلت شكي بلين نك مسدونا أنا كسا داوي لا مركزي سياسي ناكن فيدرالي ناكن مسد إما دبينن بأشكره دلي إما دجي دولتي نتوينا أنا كسا لجر كواليسيوني ريكوتنك دلي ما دروس كرديا بس تركيزي لسر نناوندي دكن أي أو نناوندي إدارية 14 سال لنا ائتلافنا قناعت بائتلافنا كرنكو بفيدرالي قبول بكن لأني أشتي لجبهة السلام والحرية ريكوتن كردينا نناوندي بس دياري كردين نقولتي أحمد جرب سروكي أني أشتي بلسلك كنالي رودا قلتي إما نناوندي إداري لقل أنا كسي ريكوتينا وسباس ما مصا قصيكو تاي ما مصعدنا رجعنا زاني وضعك هي للسوريا لدمشق غامضة هيش أنا رونا برادريك لويا يعني إساق كسية كما لويا يعني رويكي باسي كومالغاي مدني ودولتي مدني وأناك ديوكاين تريشي وكو فتوى هذا جاري لا مركزيتني جاري فيدراليتني جاري 4 سالي ترد السور داني يعني بأرزي خوي وتقريبا أو الرجاميش كداينا أو النظامي كداينا وتا حدك دستو بيوندكان وخزمكان وكسوكاري خوين يعني أما عرب الله لا تبشر بالخير هيشتا لوكو سرتا بويا ما أركي أو برادراني أوي قرسترو سنجنتركا لويك اللي يسادا بين لهنجاوي دستوري بكرياتو من طبعا قد لقى الأولي وفد بو مفاوضات بكريات شو كرت هميشه لو فشلي هنا ولا مفاوضات كرت فشلي هنا بويك أو برزانة كاري كي زور خراب كان وفد منير بو دمشق بو مفاوضات بي وفد برابو دمشق بو بجداري كردن لأنه سينوي دستور يا بجداري كردن للجني دستور يا بجداري كردن للجني ما برن أو وفاقي عامة شيء لو تشنيه أما هنجاوي كي زور بيس بيتي أزاري أو زماني تخوين كردني يكتر سرینەوەی یەکتر خەتی ڕاست و چەپدان بەسەری یەکترە بۆ کارەساتێکی زۆر گەورە بۆیش پێم وتمە گەر چەکیان بەدەستەوە بێت لە ئێسادا ئەو خەتی ڕاست و چەپە ئەبێتە چەک بە گولە ڕوبەڕوویەکە من بۆیە خۆشبەختانە تا ئێستاکە یەکی هێزەیە ڕاستە هەر چۆنێک بێت تعسوفی کرد بێت چی کردێ بەڵام لەخوا بەزیابی یەک هێزەیە نەبووتە شەڕی ناوخۆمانە لە ئێستادا زۆر گرنگە کە ئەو دانیشتنە کوردیە ئەو حیوارە کوردیە بکرێت و تەنها ئەو هێزانە نەبن ئەو هێزانەیش بن کە لە دەرەوەی ئەم دوو هێزە با من نەڵێم هەڵیان ئەسوڕێنن با بڵێن ئەوانەی کە تەئسیریان لەسەریان هەیە تەئسیریان لەسەر قەناعەتەکانیان لەسەر تێگەیشتەکانیان لەسەر ئایدۆلۆژیەکانیان هەیە و پێشم وایە ئەو هەنگاوەی کە لە تورکیا ڕوەدات و ئەگەر بڕاتە پێشەوە باش بڕاتە پێشەوە تەئسیرێکی زۆر ئیجابی لەسەر وەزعی کوردی سووریا شەبێت. سپاس مامەسا توانم یەک چەند ڕستەیەک بم بە جەنابەت ئەگەر فەرمای شتێکت هەیە لە کۆتایی. بەڵێ وڵای هیوادارین ئەو هێزانەی ڕۆژهەڵاتی کوردستانی تر ئەنە کەسێ هەسە دێوانە ڕۆژاڤە عەفوو بگەنە ڕێکەوتنێک بۆ ئەوەی لە ڕژێمی داهاتووی سووریا پێگەی کورد جێگیر بکەن و بەشیان هەبیت و دەنگ و ڕەنجیان هەبیت. سپاس دەکەم. بەتابەتیش لە دەستور چونکە دەستور گرنگە لە دەستور مافەکانی خۆ بچەسپین و جێگیر بکەن ئەوە گرنگە. مامەسا زریان دوو ڕستە من دیپلۆماتێکی بیانی پێی گوتین کە زۆر بەڕاشکایی باسی ئەوەی کردووە کە ئەگەر لایەنە کوردیەکان ڕێک نەکەون وە ژیرانە نەجوڵێنەوە تەمەنی ئیدارەی کوردی لە ڕۆژاوای کوردستان 6 مانگی دیکەیە بەس ئەگەر بێت و ڕێککەون لەگەڵ یەکترا و ئەگەر بێت و بە شێوەیەکی سیاسەتێکی دروست جێبەجێ بکەن احتیمالی ئەوە هەیە کە دەرفەتێکی زۆر باشیان لە بەردەستا بێت بۆیە هەر ئەمە بەسە بۆ ئەوی کە حسنی ختامیان مشتێک بێ بەڕاستی یەک ڕستە دەکارێ ئەس 2011 دۆستەکە من ژن هەبوو
جنا روزنامه‌وانێکی بوو ئەو روزنامه‌وانی قەسر جمهوری دا کار دکرد یعنی سەحەفا عەبری دخواند دووردا گۆتارێک تەرجەمە کرد بژمەرە شاند مێرێ وێ یعنی تێدا دبێژێ دبێ کەیسەکە مەزن فەرسەکە مەزن ji کوردارە شێ بوو di şoreşê da lê ev înqîsam ev ji hevketinên Kurda mumkin bibe sebeb ku Kurd wê keysên xwe dest xwe bîne. Gelek spas bo her hemûtan spas xuşk û bira xoşewîstekan û spas ka koşang Mamosta Mihemed Mamosta Zekeriyayê xoşewîst spas bo her hemûtan ser çaw hatin hîwadarim qisekantan کاریگەریەک دروستکە لەسەر هۆشمەندی زیاتری خەڵکی هۆشمەندی ڕۆژاوای کوردستان هیوادارم لەسەر پارتە سیاسەکانی ڕۆڵ و کاریگەری تێبێ بەڕاستی زیاتر لە نزیکردنەوەی کووردا بەهەڤڕا لە ڕۆژئاوایە کوردستانە هیوادارم نەخشەیە کوردستان ببینم لە دەستێ سەرکردێ هەسەدە و مەسەدە و ئەنەکەسە و حەمیا بەهەڤڕا ماشەڵڵا حیزب ئەوەندە هەیە چەند جارە بەرنامە دەکەم حەمیا ئەزبەر ناکەم پێنج شەشی ڕئیسی چەندی ناڕئیسی چلو دوو یەکژی خواحافیز